السلام عليكم هاوڕێیان ئەمڕۆ باسی پلاندانانەکەین سپاک تۆز بۆستی بزانین چۆمان لەگەڵا جا هەنێک تێبینیم نووسیوە لێرە لەسەر کۆمپیوتەرەکەم ئینشەڵڵا سەیریانەکەم و اینجا لەگەڵتان هەبم لەبەرەوە جاجارە سەیری ئێراکەم و سەیری کۆمپیوتەرەکەم ئەکەم تێبینەکانم تیان نووسیوە تۆزێکی تریش هاوڕێیان داوای لەبڕ نەکەم لەوە چێ کۆمنتەکان بکوشێنمەوە چکە بەڕاستی هەر ئەمە خودی ئەم لایڤەی ئەم شۆمان حەزەکەم هەلو ئەملی هاوڕێیان سەلام عەلەیکوم خودی ئەم لایڤەی ئەم شۆمان حەزەکەم چی بێت فۆکەسی تاوان بنێ وەکو تەمرینێکی دەکەن بۆی کە چۆن بتوانن ئەو پلانانەی کە هەتانە جێبەجێ بکەن لەبەرەوە لەو چ تۆزێکی تر بیکوشێنمەوە زۆر سوپاستان دەکەم سڵاو هاوڕێیان هیوادارم هەموو باش بن ئامادە بن لایڤێکی زۆر بەسوودە بێ ئینشەڵڵا یعنی هەر خۆم ئەم مانگەی پێشوو کە هەوڵم ماوە ئیشی لەسەر بکەم تاوەکوێ خزمەتێکی باشترتان پێ بکەم هەنێک قسەی بەسوود و کاریگەر و چاک کە ئیسفادەتان پێ بگەێنێت لە ژیانی ڕۆژانەتانە بیرم لێ کردوەوە نووسیمە و تر لەبەرەوە جارجارە سێری ئێراکەم داوای لەبڕ نەکەم لەبەرەوەی حەزەکەم شتەکانم مڕەتەبی پێتانی بڵێم اینجا حەزەکەن یەک تۆزی تر دەست پێکەین بەس چی بکەین هاوڕێیان کۆمنتەکان ئێستا ئەکوشێنمەوە لەبەرەوە داوای لەبڕ نەکەم بەس لەبەر چی لەبەرەوەی فۆکەسی تاوان بنێ باش نییە طبعا ئەم شۆ باسی چی ئەکەین هاوڕێیان پێش هەموو شتێک دوای ئەوەی کە ئەم لایڤەتان سیر کرد هیوادارم ئەم شتانەی کە ئێڵێم جێبەجێکەن یعنی ئەم قسانە بۆ ناکەم هەر پێت خۆش بێت و کاتێکی خۆش بێت پلاندانان نەپلاندانان خۆی نەجێبەجێکردنی ئاسان نییە یعنی من ئەم مانگەی پێشوو هەموو ساڵێکەوەم کردووە حەزەکەم پلانی ساڵی تازم دانم هەمووتان کردوتانە بەڵام عادەتەن دوای مودەی بیر دەچێتەوە من ئەم ساڵتم نە هەوڵێم بیرکەمەوە بە جوانی ئیشی لەسەرکەم لەسەری بخوێنمەوە دوای ئەو پلاندا بنێم تاوەکوێ بتوانم بەجددی بیخەمە سەر پێ مەسەلەن ئەو شتانێک کە ئەمێ لە حیاتی خۆمان بیکەم کە پێیان بگەم لەبەرەوە ئەوەی ئەم شەو شتی کۆمەڵە قسێکی زۆر بەسوود و گرنگەکەم ڕۆژی شەممەش ئینشەڵڵا لەگەڵ ئالکای ڕەفیقمە ئالکا لە خواردەمەنیە نیوتریشنە زۆر باشە لایەنە سەحیەکەی ئەم بابەتی کە ئەم شۆ باسەکەین لەو چێک تۆز دەستی بخەمە سەر چکە ئێمە کە ئەڵی پلاندانانە بە پلاندانی بۆ هەموو شتێک ئێمە وازانین بەزەوەی پلاندانی بۆ نمونە سیارێک بکڕی یان ببی بە مهندس من باسی ئەو ناکەم بەتەنە ئەو هەدەف و شتەکەیە کە تۆ پلاندانی بۆی بگەبەوە بەس باسی ئەو ناکەم باسی چیەکەم بەناسم باسی سەحەتی خۆشت باسی ئەوەی کە چۆن ببی بێ کەسێکی باشتر ژیانێکی واتادارترە هەبێ هەموو ئەمانە باسەکەم یعنی ئینسان پلاندانێ وەکو پاکجێک بۆ خۆی بە تەواوی ئەو ئیشانی کە ڕۆژانەها تایە بەشدارە بێ بە هەرەموویەوە باسیەکەم نەک لەبەرەوەی تەنها نقطەیەک دانی لە داهاتوە بتێ پێی بکەی هەر ئەوە نییە تەفاسیل و وردەکاریەکان اینجا هەنێک تیپس یعنی هەنێک چۆن ئەڵێ شتی قەوبڕتان پێڵم هەنێک فکرە و بۆچوونی قەوبڕتان پێڵم کە بتوانن خۆتان هاک بکەنە حیاتی خۆتان خۆڕەوشتان مەسەڵەن ئیشی لەسەر بکەن اینجا لەبەرەوە ئەگەر ئیسفادەتان لێ کرد هیوادارم لەگەڵ هاوڕەکانتانە شەریکەن زۆر حەزەکەم خەڵکێکی باش ببینێت چکە خۆم ئەم مانگی پێشوو غەڵەتم تیا کردووە بەڵام وردە هەست بە گەشە سندنەکەم تایە هەرچۆن ئەلحەمدولىلا لە حیاتی خۆمە کەم تا زۆر باش بووم بەڵام ئینسان دائیمەن ئەتوانێت زۆر باشتر بێ لەبەرەوە ئەم شەو هیوادارم واز لە کۆمنت و هەموو شتێک بێن حتا بیکەن بە پلان هەوڵبن لەم لایڤە مێرە دەرەوە جوان گوێ بگرە ئەگەر ئەتوانی دەفتەر و قەڵەمێکت پێ بێ بینوسیان بە کۆمپیوتەرە سەم زۆر کات بە کۆمپیوتەرە نووسم ئەو شتانی کە ئێڵم بیان نووسی خراپ نە ببووی دوایی سێریکێتەوە کە پلانت دانا بەرمە بنای ئەم قسانە بیکە اینجا شەوێکی تۆزە دوور درێژی شەبێت لەوە چە ساعاتێک ساعتونێکمان پێ بچێ لەگەڵ ما بمێنەرەوە ینی هەڵبە کۆنتڕۆلی نەفسی خۆت بکە ئەم لاولامەکە بمێنەرەوە لەبەرەوە هەوڵبن شێری بکەن لەگەڵ خەڵکی تر چکە بەڕاستی ڤیدیۆی تریوان بەرچاو نەکەوتووە خۆم ئەوەی کە ئەم مانگە ئەم قسانێکی ئێستا یکەم هەم ئەوانەی کە یکەم هەم ئەوانەشی کە ئاماژەی پێکەم مەسەڵ لەوە هەنێک جار هێنە نمونە بێرمەوە ئیتر خۆ دەبێت تەطبیقێکی بەسەر ئەو وردەکاریانی ژیانی خۆشتا وانە بە شکڵێکی تەفاسیلەوە باسەکەم بەڵام دائیمەن تەفاسیلی کەسێک لە کەسێک بۆ کەسێکی ترە گۆڕێ جا بابینە سەر مەسەڵەکی خۆمان پێش هەموو شتێک ئەبێ ئەو لەوە تێبگەی پلان زانان
و هەروەها جێبەجێکردنی پلانەکەت هەردووشی زۆر لەوە قورسەکە تەسەوڕێکی ئێستا بۆ نمونە دڵنیام هەمووتان لە کاتێک لە کاتەکانی ژیانتانە ویست پلانێکتان دانا ویستتانە ئەنجامی بگەێنن بەڵام نەتانتوانین بە ئەنجامی بگەێنن بۆ لەبەرەوەی پلاندانان ئاسان نییە ئەوە یەکێکە لە نیشانەکانی ئەوەی کە پلاندانان ئاسان نییە جێبەجێکردنەکەشی ئاسان نییە یانەوە تا جاری وا هەیە بە خەیاڵی خۆتەڵێ وڵا پلاندانان زۆر ئاسان ئێستا دەفتەر قەڵەمێک هێنم ئاوا بۆ نمونە تەپ تیایە نووسم و بۆ خۆمی دیاری یەکەم بەیانی و دوو بەیانی و هەفتەی داهات و مانگی داهات و ساڵی داهات و چی ئەەکەم لەوە چێوە بەلاتەوە ئاسان بێ وانە بەڵام خودی ئەو ئاسانیە وای لە مێشکت کردووە کە حیاتی خۆت بە سەهلی وەرگری و ئابزانی شتێکی زۆر ئاسانە پلاندانن بەیانی حەزەکەم بەیانی بۆ نمونە 10 ساعت سای یەکەم هەم قسە گشتیانە جاستەرینە سەری لەبەرەوە خاڵی یەکەم ئەبێ ئاگال لێبێ ئەگەرەتەوێ پلاندانی وەگەرەتەوێ حیاتت منەظەمکەی مرتب و ڕێژی بخەی ئەبێ پێش هەموو شتێ دان بۆیە بنی کلەوەشە تا ئێستا پلاندانانەکانت بە غەڵەت هێنابێ یەک دوو ئەبێ بزانی کە ئاسان نییە ئەگەر بە ئاسانی ژێت بەدەستەوە ئەوە خودی خۆی کێشەیە چونکە پلاندانان یەک جار نییە سەوردۆ دێنە سەرەوە تەفاسیلەکانی ئۆکەی ئەوە جارچار سەری ئێراکەم بۆی ئەو خاڵانی کە دیاریم کردووە خیاڵیشم نەڕوە هینیکەم بێمەوە سەری ئینشاءڵڵا ئۆکەی طبعا پلاندانان چییە تۆ ئەتەیە بۆ نمونە ئەم شەو پلانەدانێ ڕێبیانی من ئەم شتانە ئەەکەم مەبەستت لێ چییە لەم کردارە مەبەستت لێ ئەوەیە کە ئەو بڕیارانەی ئەیکەی پێشوەخت دیاریکە ئێستا بۆ نمونە من ئەچمە دەرەوە لەم دەرگایە ئەڕۆمە دەرەوە لە ڕێگا ڕەفیقەکەم ئەبینم کاتێک زای نیو ساعتی لە کاتم بردووە ئەوە بڕیاری من نەبووە کە ئەو کەسە نیو ساعت لە کاتی من بەرێ بۆ نمونە من هیچم نەکردووە یەکێک تەلەفۆنم بۆکە ئەڵێ سێرەکەم 2 ساعت کاتمە بابا بۆ نمونە وانە ئەوە بڕیاری من نەبووە تۆ یەی بە پلاندانان بە مێشکی خۆت ئەتەیە بڵێ ئەو بڕیارانی کە من لە ڕۆژی داهاتوە یان لە هەفتەی داهاتوە یان لە مانگی داهاتوە ئەیان نەم هەوڵێن خۆم بڕیاریان لێ بم خۆم مەسئولیەتەکەیان هەڵگرم وەک لەوەی شتی تر بم با بۆ خۆی لەبەرەوە ئەگەر تۆ بڕیار نەی بۆ خۆت لە وردەکاری ژیانی خۆتە ئەوە خەڵکی تر و شتی تر جارێ وایە حەدەسی تر بڕیارت بۆ ئێن باش نییە ئێستا بۆ نمونە ئەگەر تۆ ئیمتیحانێکت هەبێ ئەو ڕۆژە ئەگەر تەلەفۆنەکەت داخستە بێ باش نییە ئەگەر تەلەفۆنەکەت داخستە بێ لەوە چە بە جوانی سعی بکەی تا کات ئیمتیحانەکەت تەواوەکەی دوای کە تەلەفۆنەکەت کردەوە سێرێکی نامەیەکت بۆ هاتووە بۆ نمونە خوانەخواسە ڕەفیقێکتە لە شوێنەکە لێی قەومەوە باش نییە لەوە ئەچێستە تۆ بە مێشکی خۆت بڵێ باشە منە بۆ بچوومە بۆ ئەو ڕەفیقم ڕزگارم کردایە لەو نەهامەتیە وەک لەوەی ئیمتیحانەکەم بەم بەڵام ئەگەر لە مێشکی خۆتە ئەولەویاتی تۆ یعنی ئەوەی کە لە پێشترە بۆ تۆ ئەوە بۆیە کە ئیمتیحانەکەت جێبەجێکی ئەو نامەی کە بۆتە هاتووە ئەگەر تەلەفۆنەکەت بکردایەتەوە ئەتبینی ئەیشتڵەژانی لەوەی کە یعنی چی ینی بڕیارەکەتی پێگۆڕیت وایە لەبەرەوە بڕیاردانان تەنهاوە نییە بڵێ ئەمانە ئەەکەم ئەبێ بڕیار بێت چیش ناکەیت تێگی چۆن لەبەرەوە ئەم ئێجا طبعاً هەوڕیان دووبارەکەمە چووکە هەنێک شتی باشم نووسیوە بەڕاستی ئەمانە لەبەرەوە نایڵم کە منەی بکەم خۆش نەزان لایف زۆر ناکەمەوە کاتێکی کەمەوە باوەڕکەن بیرم جوان جۆن لێ کردێتەوە یەک مانگیشە خۆم ئیشی لەسەرەکەم لەبەرەوە یەک تۆز بە جوانی بینوسن و بەلاتان بمێنێتەوە حەزەکەم یەک کەس دوو کەس دە کەس خوابیگە 100 کەس بوردەور دەبکێتە سەر پلاندانانی باشەزانی چەند گرنگە لەبەرەوە ئەو خاڵە زۆر گرنگە ئەگەر خۆت پلاندانان بۆ ئەوەیە بڕیارەکانت زیاتر هی خۆت بن و غەیری خۆت ئەکرێ شت بێ حەدەس بێ ڕوودا و بێ کەسانی تر بێ تەسیرت کەمتر لێ بکەن باش نییە لەبەرەوە پلاندانان جۆرە لە جۆرەکان بە تەنزیمکردن و ڕێکخستنی بڕیارەکانی خۆتە چونکە ئەو دوایش ئاماژەی پێکەمەوە کات کە تۆیت لەناو کاتە ئەژی بۆ 24 ساعتەژی قەت ناتوانانی دەسەڵاتە بەسەریە هەبێ باش نییە توێت تایم خۆی لیمیتلەسە سکۆپلەسە مەجاڵێکی فراوان و مطلقە تۆ یەیت لەناو ئەم مەجالە فراوانەیە بۆکس بۆ خۆتی جێ ئەکەیتەوە تۆ ناتوانانی دەسەڵاتی تەواوەتی بەسەر کاتە هەبێ باش نییە بابینە سەر نقطەی دوایەوە جا لەبەرەوە تۆ قەت ناتوانی بڕیارەکانی خەڵکی تر کە ئەیانەیە بۆ تۆی بدەن بۆ نمونە دایکت بە هەسەن زۆر کات لە ماڵەوە بووم بۆ نمونە چوزانم خەریکی شتێک بووم دایکم پێم ئەڵێ ئەم پرسیارە جا دایکم دایمەن ژنیش بە عام ئەو عادەتیان هەیە جاری وایە یەکسەر ڕاستە خۆشتەکەت پێ ناڵێن پرسیارێکی تر لێکن بۆی بتخەنە سەر ئەو نقطەی ئاخیر بۆ نمونە پێم ئەڵێ
حەمە هیچت هەیە بیکی خۆی مەبەستی دایکم لەم پرسیارە زانی چییە ئەوەیە کە من ئەمەیە تۆ بڕۆی مەسەڵەن بۆ بازار تەماتە و خەیار و شتی نیوەڕۆم بۆ بکڕی تا لێ بنێم بەس نایە پرسیاری دووەمە یەکسەر لێ بکە یەک پرسیاری یەکەمە لێکاڵێ خەریکی چی وانە دوای ئەوەی تری پێڵێ لەبەرەوە چییە لەم حاڵەتە چی کردووە کەسێکی تر یەت بڕیارێک بە تۆ ئەیە باشنیە ئیترەمە کە نوری چاوتە دایکتە من ناڵم بە قسەی بکەیان میکە لێرە بەس ئەوە ئەڵم چیتە تەفاسیلی ژیانی خۆتەوە لە بڕیارەکانی خۆت تێبگی تۆ یەیت ئەم بڕیارانەی کە خەڵکی تر بۆتەیە باشنیە ئێستا مەسەڵەن تۆ خەریکی سعیکردنی ڕەفیقێک تەلەفۆن بۆ کاڵە باچین بۆ کەبابەکەی خاڵە حاجی فیکەی خاڵە حاجیەکە من زۆر بیریەکەم ئێستا لێرە لە قەتەرم زۆرم حەز لێیە تەلەفۆنت بۆکە یەکسەرە چی ئەگەر یەکسەرە چی ئەوەی کەسێکی تر یەکسەر لوشی ئەیتە ناو بڕیارەکەی خۆیەوە وایە کەواتە لێرە چیەکەین پلاندانان بۆ ئەوەیە بەشێکی بۆیە ئەبێت تۆ لەوە تێبگەی کە ناتوانی بەربەمە بگری چکە شاڵاوێک هەیە لە دەرەوەی تۆیە دایمەن ئەوێ بڕیار بۆ تۆ بە تۆی لێرە چیەکی ئەم شاڵاوی کە لە دەرەوە هەیە ناتوانانی بەتەواتی لە دەستی نەجاتبی بەڵام یەیت ڕیدیوسیەکەی کەمی ئەەکەیتەوە وەک چۆن ئێستا ئیستیسمار بۆ منەکە تۆ ئەتەوێ وەبەرهێنان بکەی لە شتێکات مەسەڵەن دەفتەرە دۆلار پێێتەوە بخیتە ناو ئیشێکەوە ئەزانی کە ڕیسکی هەیە بەڵام تۆیت سەر ڕایەوەی کە ئەزانی ڕیسکیشی هەیە ئیکەیت بەڵام بۆ ئەوی ئەم ڕیسکە کەمکەیتەوە نەک نەیهێڵی چکە قەت ناتوانانی ڕیسک نەهێڵی بەڵام ڕیسک کەمەکەیتەوە بەچی بە معلوماتی زیاتر یعنی هەتا معریفە و وردەکاری و تەفاسیلی خۆتت زیاتر ئاگا لێبێ ڕیسکت کەمتر کردوێتەوە باش نییە ینی مجازەفەت کەمتر کردوێتەوە جا ئەم خاڵانە زۆر گرنگن با بێنە سەر خاڵی داهاتووتر پێش ئەوەی بچمەنە و تەفاسیلەکەەوە ئێستامانە هەمووی بەرکوڵن باش نییە حەزیشەکەم یانی لە سەعاتونیەک تێپەڕ نەکا بەس ناڵم لەگەڵ ما بمێننەوە پێشەوەی بچمەنەوە تەفاسیلەکەەوە دوو خاڵ هەیە زۆر گرنگە بەس پێشەوەی بچ ئەوش بکەم حەزەکەم سوورەتی عەسرتان بۆ بخەنەوە طبعا سوورەتی عەسر والعصر إن الإنسان لفي خسر أم سورة إمام الشافعي فرميتي أجر هيج نهاتها إلى القرآن بس أم سورة ما بس بو أو سورة كيجورية أما شيء بسيط شيء بيكم دويا شيء نسر أو دو خالك أنا يبي لمن جاء شيء أنا تفاصيلك والعصر خواص شون أخوا بكات ترى هي على عصر كاتي تششنا هي على دهرة هي على كاتا بشيء مطلق وهكذا بس خواص شون أخوا كات زوجرين يوم لنا كات أجين استار وقت شون لنا شون أجي اسم لنا جوري كام للريان منطقة الريان لقطر لنا education city بهمان شيء لنا كاتي شام ل 2020 كام ل 20 خريجة من 20 حوصل وهكذا لنا تايني شام كاتي شام باشا خواص شون أخوا بكات هرشتيش خواص شوني بخوا يعني زوج جوري هي كات جوري والعصر إن الإنسان لفي خسر خلق هم ولا خسارة مندية أخوا بوتا برينا دو يعني تقول أساسا خسارة مندية إلا الذين تنها شين به يعني هاوكو شاڵاوەکەی کە دەرەوەی بۆم باس کردی ئەو شاڵاوەی کە لە دەرەوەی خۆتەوەیە ئەو شاڵاوەی کێت من پێم وتی ناتوانانی لە دەست لی نەجات بێ بەڵام ئەتوانی کەمیکەیتەوە ڕیسکی ئەو زەرەر و زیانی کە خەڵکی تر بڕیارەکانی خەڵکی تر ئەو شتانی کە لە دەرەوەی دەسەڵاتی تۆن و کارەکەنە سەر تۆ ناتوانی نایانهێڵی بەڵام ئەتوانی کەمیانکەیتەوە ئەو ئیلایە إلا الذين آمنوا طبعا لێرە دایمنشنێکەیە کە خوا قساکە لەگەڵ خوایە ئەو زۆر گرنگە إلا الذين آمنوا کە ئیمانیان هەیە بەڵام ئیمان شتێکی بیر و هۆشیشە تا ڕادێکی زۆر لەبەرەوەها بەشێکی پلاندانەویش چییە ئەوەیە کە بیر بکەیتەوە بزانی من ئەمەیە چی بکەم لە خۆم تێ بگەم تاوەکوێ باشتر ڕەفتار و ئاکار و بجوڵێم لەناو حیاتە إلا الذين آمنوا وعملوا الصالحات بەشی دووەمی ئاکشنە یعنی کردارە إلا الذين آمنوا وعملوا الصالحات دوو خەسڵەتیشە پێڵێ خوا ئەڵێ کە ئەمانە زۆر گرنگن بۆ ئەوی بۆ ئەم دوو کەسە بۆ ئەم دوو ئیلایە ئەوانەی کە بیریان باشە و ئیمانیان هێناوە وأوانشي كا تشيان كردوا عملي صالحة كان إلا الذين آمنوا وعملوا الصالحات وتواصوا بالحق وتواصوا بالصبر يعني شويني راستي كوتون يعني شتي باش وتشاك بكن لقلي شاتشين بالصبر إذا باتولن 5 ساعات سعيد كالرجعنا طبعا قرصة بس أقر صبر لقلي أقر أفرم فلاح بوتويا بلانكت جواب ذكرت بس هي تطبيقها بيننا طبعا ما بس لا وجهة نظري بلان دانا أمره بيرم له صورة عصر كردو صور واقعية لفروقي خيني توها استحضار يعني بيهنا وجود توا هر حزم كره أو بمباركيش به أو صورة باس بكم دو rules of thumb هذا هو كوچون هسا بنجاكاني دسم عالم دو خالزو گرنگا باشنيا يكم بو پلان دانان بو او کسی که یه پلان دانه خالی یکم چیه become a good writer ابه نوسینت باشکی
زانی بۆ هاوڕێیان نووسین ئەو لەحزەیە کە خۆت و بیری خۆت و هیچی شتێکی تر نیە، ینی بڕیارێکی زۆر خودی. ئەستا بۆ نمونە کە تۆ گوێ لە منەگری تا ڕادەیەک، طبعا ئێستا قسانیم کە منێکم چکە تۆزێکی قورسرە مەجبورم تەرکیزی ئێوەم لە لابێ، بەڵام ئێستا بۆ نمونە گەر تۆ گوێ لە گۆرانیەک بگری پێویست ناکات تەرکیزی بخێتە سەر خۆی ئەدبا وایە لەبەرەوە کەمتر بڕیاری توی تایە. بەڵام نووسین تەواو بڕیاری خۆتە، باش نییە کە تۆ شت ئەنووسی بڕیاری بیرکردنەوەکانی خۆتە، ئەنجام و نەتیجە و بەرهەمی بیرکردنەوەکانی خۆتە. لەبەرەوە بوون بە نووسەرێکی باش دەلالەتی ئەوەیە کە بەرەو ئەوە ئەچی کە ببی بە پلاندانەرێکی باشش. نووسەرە باشەکان زۆربەی کاتی قەتیان بە کە دایمەنە نووسنەوەانە کاتیان زۆر باش تەنزیمەکەن. لەبەرەوە نووسین زۆر گرنگە، چونکە نووسین وات لێکە خۆت ببی بە کەسێکی باشتر، بڕیاردەرێکی باشتر، کەسێک کە بڕیاردەرێکی باشتریش بوو پلاندانەرێکی باشتریش. ئەوە یەک. دوو، ئەم خاڵە زۆر گرنگە بەیاگاتان لەبێ کە پلاندانی هاوڕێیان ئەبێ ئەوە بزانی ئەمە حەقیقەتە کە زۆر کات پلانەکەت بۆ جێبەجێ ناکرێت لەبەرەوە شاڵاوی کە باسمان کرد، باش نییە؟ لەبەرەوە زۆر ئاساییە ئەگەر تۆ پلانەکەت بۆ جێبەجێ نەکرێت. بەڵام ئەوە ئاسایی نییە ئەگەر مەسەلەن ئەمڕۆ دەشتت دانا بۆ بەیانی جێبەجێیان بکەی، ئەم بەیانی هەڵەسی هیچیان ناکەی، هەفتەی داهاتووتر هیچ نەبێت دانەیشانەکەی. یعنی ئەوە یانی چی؟ کە دانەیشانە کرد هەموو ڕۆژێک دانەیشانە کرد بێ، نەک هەفتەیە بیکەیتەوە 10 هەفتەیەکی. بەڵام هەوڵ بی بە کنسیستنتلی بە سەبرەوە بە وردە کەرڤەکەت بەرزکەیتەوە. باش نییە؟ لەبەرەوە زۆر ئاساییە بەلاتۆ ئاسایی بێ کە پلانت داناوەت بۆ جێبەجێ نەکراوە، بەمە بەشێکی پرۆسەکەیە. چونکە پلان دانانیش ئێستا چه باسیشکەم بە شوێنێکی تریشە، پلان دانان پرۆسەیە، ینی یەک شت نییە یەک جار داینێت و تەواو ببێ، باش نییە؟ لەبەرەوە زۆر ئاسایی ببەلاتەوە. پلان دانان چیەکەی؟ تۆ ڕۆژانەی کە پلانزانی هەوڵیت ئەو شتانی کە نەتوانیە بیکی بڵێ وعد بێ بەیانی بیان بکەم. بۆ نمونە هەوڵیت تەجدیدی چۆن کابرا لای شێخەکەی تەجدیدی بێعەت دەکاتەوە، تۆشە بێ تەجدید نوێکاری بڕیارەکانت نوێ بکەیتەوە، پلانەکەت نوێ بکەیتەوە بەپێی ئەو کات و زەرفە زەمانی کە تیایی، باش نییە؟ لەبەرەوە زۆر ئەبەلاتۆ ئاسایی بێ ئەگەر پلانت بە تەواوی بۆ جێبەجێ نەکرایان هیچ بۆ جێبەجێ نەکرا، بەڵام ئەوە ئاسایی نییە کە بە بەردەوامی فەشەلی تیا بهێنی لە کردن و ئەنجامدانی پلانەکەی کە داتناوە، باش نییە؟ لەبەرەوە پلانە هەبێت و جێبەجێی نەکەی باشترە لەوەی کە پلانە نەبێت و هیچ نەکەی. خۆ لە کۆتایی هەریچی نەکردووە، بەڵام بە بەردەوامی هەوڵ بە پلانت هەبێ زۆر گرنگە. باشە سێمە ناو تەفاسیلەکە، بەڵام ئەم خاڵانە زۆر گرنگن وەکو ئامادەتان کەم بۆی کە وردە بچینە ناو باسەکەەوە ئینشاڵڵا. هەوڵێم لە کۆتاییشە مەجاڵتان بەمێ هەنێک پرسیار بکەن باشی جانەکانم، بەس لەگەڵ ما بمێنەوە زۆر گرنگکەن کۆنتڕۆلی نەفسی خۆتان بکەن. ئێستا first of all you have to have things to... okay. یەکێک لە گرنگترین خاڵەکان پێشەوەی پلان دابنی زانین چییە؟ ئەوە پێویست دەکا شتانێک هەبێت کە تۆ پلانیان بۆ دابنی، باش نییە؟ ئێستا باشە ئەوم بڕیارە ما پلان دانم، پلان بۆ چی دانی؟ خۆ بێ شتێکە ببیکەی، وایە؟ لەبەرەوە ئەبێ کۆمەڵێک شت هەبێ لە حیاتی تۆ، ئێستا بێ لە مەرحەلەیەک کابی لە ژیانی خۆتە کە کۆمەڵێک شت هەبێ بتەوێ بیکەی. ئێستا من ئەم شەو باسی ئەو بابەتە ناکەم، وام داناوە کە یانێکی یان ئەوە تا بڕیاری کە کۆمەڵێک شت دانی لە حیاتی خۆتا بیکەی، هەرچەند ئەمە خۆی باسێکە سەربەخۆ، یعنی کە هەدەفدانان بۆ حیاتەوەی کە بتەوێ بزانی چی بکەی، ئەمە باسێکی سەربەخۆیە. بەڵام بۆی پلاندانی پێویستەکە کۆمەڵێک شت هەبێ کە پلانیان بۆ دابنەی، ئەمە زۆر گرنگە. بۆ نمونە ئێستا گەر تۆ خوێندکاری لە 100 ئەبێ پلانە هەبێ. بۆ نمونە تۆ گەر بەقاڵی ئەبێ پلانە هەبێ، ئەگەر تۆ ساق تەکسیت باش نییە بە پلانە هەبێ، هەموو کەسە بێ پلانی هەبێ. بەڵام ئەگەر لە مێشکی خۆتا نازانی پلان بۆچی دابنی، ئەمە مشکلەیە. من قسە لەگەڵ ئەو کەسایان ناکەم ئێستا، ئەگەر تۆ لەو کەسانی مێ. بەڵام ئەگەر کەسێکی کۆمەڵە شت هەیە ڕۆژانە ئەیکەی، من ئەوەت پێڵم چۆن بتوانی پلاندانی بە باشترین شێوە بیکەیت efficiently، ئەو کاتی کە هەتا بە شێوەیەکی زۆر بەرهەمدار ئامانجدار و بە ئەنجام بیانکەی. لەبەرەوە شتت هەبێ زۆر ئەبێ شتت هەبێ بیکی. بۆ نمونە ئەگەر تەنانەت دایکیشیت، بۆ نمونە تۆ دایکایەتیەکی، ئەمە خۆی ئیشە، ئەبێ پلانی بۆ دابنی. مەسەڵەن پێویستەکە پلاندانی کتێب بخوێنیتەوە، پێویستەکە ئەسڵ پلاندانی کتێب بخوێنیتە لەسەرەوەی مناڵەکانت چ کتێبێک بخوێنەوە. ئێستا ماوەیەکە لەگەڵ ڕەفیقێک مەباسی ئەو بابەتە ئاکەین،
بۆ نمونە کە چۆن گرنگە چۆن کتێبخانەیەکە بۆ خۆتەیە بێ بۆ مناڵەکانیش کتێبخانەت هەبێ کە لە ئاستی تێگەشتن و تەمەنی ئەوان بخوە والحاصل نایە مەسەفە تەفاصیلەوە بەس مەبەستم وەیە بە هەرچ تایتڵ و ناونیشانێکە هەبێ ئەگەر دەسەڵاتداری یان ئەگەر کەسێکی زۆر ئاسایی مادەم ئیشەکەی ڕۆژانە کۆمەڵە کردارێکی پلاندانان بۆ ئەوەی ئەم کۆمەڵە کرداران واتادارتر بێ بە بەرهەمتر بێ باش نییە؟ یاڵا جوانەکانم با بڕێ بالضبط بەس هاوڕێن گرنگ پلاندانان بەشێکیشی بۆچی گرنگە بۆ ئەوەیە ژیانێکی معنادارە هەبێ واتادار طبعا سەیمە سەریچ کە بە تایبەت لەوەی کە پلاندانی بۆ خۆڕەوە شتەکانت واتە ئەبەخشی بە ژیانی خۆتەمە زۆر گرنگە یعنی هەر یەشێک لە ئێوە ئێستا جۆرێک لە جۆرەکان کۆمەڵە واتایەکی ئەسکرایب کردو بۆ حیاتی خۆیانی یاوەتە پاڵ ئەو نەوع ژیانی کە خۆیشێسە هەیە بڕای بەخوانیەوە حەزی لەو جۆرە حیاتی و ئەو جۆرە حیاتە بە واتادارەزانێ هەیە حەزەکە خوا بەرزتی و 5% سەری لەسەر نوێژاوی بۆ شێوە واتادارە بێ هەیە حەزی لە خواردنە واتە لە خواردن نابینێتەوە بۆ نمونە وهاکەزا کۆمەڵە شتێکی تۆ بە خۆت دووتەوە ئەگەریش نەیزانی بە سەریحی ئەوە ئیمپلاید ینی لە لاوەعیتە وادانراوە کە تۆ ئەم شتانە بە واتادارەزانی ئەبێ مڕاجعی ئەوانش بکەیتەوە بەڕای من بەڵام پلاندانان بەشێکیشی بۆ ئەوە گرنگە کە ژیانێکی واتادارە هەبێ حەدی بکەڵم با بڕین وەکوتم هاوڕێنەوەتان کە تازە هاتوون ئەبێ جارجا سێری یەکەم چکە بۆی تێبینەکانم بخوێنمەوە پێتانی بڵم لەگەڵ ما بمەنەرەوە تکایە گرنگترین شت چیە طبعا کە تۆ پلاندانی ئەمە بەشێکی ئیشەکەیە بەشەکەی تری ئەنجامدانی پلانەکەی وایە هاوڕێن ئەنجامدانی هەرچ کردارێک بە تایبەت ئەو کردارانێک ئێمەمانەیە بەرهەمدار بێت و ئیسفادەمان پێ بکەینێ هاوڕێن داوای لە بڕنەکەم نازانمەوە بۆچی وەستا هیوادارم لەگەڵمان با بێتنەوە هیواداریشم نەیبڕی بێت چکە دوای بەنایازم پۆستی بکەم بەڵام وتم باسی ئەومە کرد کە بەشێکی پلاندانانە بەشێکی ئەنجامدانی پلانەکەیە باش نییە ئەم ئەنجامدانی پلانە زۆربەی کات ئەو شتانی کە بەرهەمدارن ئەو کردارانی کە ئەتەوێ نیەتە لی ئەوەی کە بەرهەمێشان هەبێ پێویستیان بە چییە؟ پێویستیان بە چەند شتێکە یەکەمە پێویستیان بە فۆکەسە یعنی تەرکیزە تۆ کە پلاندانی ئەبێ پلاندانی بۆ ئەم تەرکیزت ئێستا هەیە بۆ نمونە زۆر بە ئاسایی 2 سەعات ئەتوانێ لەسەر کتێبێک سەری هەڵ نەبڕێ کتێبێکی قورسیش باسی ڕۆمانۆمانە ناکەم وانە ئەم نوع کەسە جۆرە پلانێکی پێویستە نوعێکی کەس کە مەسەڵەن نیم سەعات جارێ خەیاڵی ڕواستم بۆ خۆم لە نیم سەعات زیاتر ناتوانم لەسەر 40 دقیقە ئەو پەڕەکەی لەسەر تێکستێک بمێنمەوە ئەبێت هەڵسم متۆزە بگەرە مەسە باسیەکەم اینجا بێمەوە سەر تێکستەکە باش نییە ئەم تەفاسیلە زۆر گرنگە لەبەرەوە چی فۆکس تەرکیز بزانە تەرکیزی تۆ لەکوایە چکەمە زۆر گرنگە هەر ئیشێک کە بەرهەمدار بێ بۆ ئیشکردن بۆ ئەو ئیشە بگەینیتە ئەنجام و بەرهەمدار بێ پێویستەکە تەرکیزە هەبێ دووەم کنسیستنسی پێویستەکە بەردەوامیت هەبێ ئیدامە حتى پێ مۆسەسمە فەرمێ ئەحەب الأعمال إلى الله أدومها وإن قل خۆشویستترین ئەو کردارانە چین ئەوانن کە ئەگەریش کەم بن بەردەوام بن چونکە بۆ بەردەوامی زۆر یعنی واد لێ ئەکا بیکەی بە ریچوەڵ طبعا گرنگترین ئەو سەرکەوتوترین کەسەکانی جیهان ئەو کەسانن کە کردارە گرنگەکانیان کردووە بە طقوس وەکو چۆن ئێستا من و تۆ نوێژەکەین 5 فەرزە ئەوە ئەو کردارانی کە بۆ کەسێکی سەرکەوتوو گرنگە ئەیکا بە تەقس ئێستا حتا بۆ نمونە بۆچی گرنگە لە مەطعەمە ڕاقیەکانە کابرای گارسۆن کەیەت خواردنەوەکانە لە لای ڕاستا بۆ دانێ بۆ لەبەرەوەی تەقسە ئەیکا بە ریچوەڵ بۆی ئاسانتر مێشکی من تەعاملی لەگەڵاکە بۆی نەگەڕێن یەکسەر دەستی ڕاستم خۆی بۆی بڕوە چکەمە پێویستەکە کەمتر بیری لەکەمەوە وایە وهاکەزا هەر شتێک کرد بە تەقس ئێستا بۆ نمونە بۆ کە ئاوە خۆی تو پێ مۆسەسم پێتەڵێ بەچی بە 3 جار بیخۆرەوە کەتوانی دانیشە ئەوێت ریچوەڵێک تەقسێکی بۆ دروستکە وانە بیکە وەکو شتێکی پیرۆز شۆنەڵی بە دەوری کردارەکە دروستکە خودی کردارەکە دابشکە یان شوێنێکی بۆ دیاری بکە تاوەکوونێ تۆ زیاتر ئاسانتر لەگەڵیا ڕێبکەی لەبەرەوە کردەوەکانت زۆر گرنگە بەردەوام بن و ئەم تەقسەشیان هەبێ هەر ریچوەڵایز بکرێ لەبەرەوە ئەم سێ خاڵە زۆر گرنگە تەرکیز بۆ کردنی هەر ئیشێک دووەم بەردەوامی ئەگەریش کەم بێ سێم بیگەی بە تەقس ریچوەڵ یعنی لە شوێن و
بیخیتە شوێن و مەکانەتێکی خۆی تاوکنێ هەنێک کردار هەیە پێویستی کەمتر بە تەرکیزی تۆ بێ خۆی بڕوە ئیشەکە و طبیعەتی خۆشت لەگەڵ یا ڕابێت یعنی لاوەعیت لەگەڵ یا ڕابێت ئەم سێ خاڵش گرنگ بوو بەڵام هەموو ئەم سێ شتەی کە باسم کرد باش نییە گرنگترین شت چییە لە پلاندانانە ئەوەی بزانی ئەپلایەکەی تێ چووە یعنی چ شوێنێکی تۆ لە حیاتە لە ژیانێکی ڕۆژانەتەکە هەڵەسی لە خەوتە ئەخەویت باش نییە ئەو خاڵانە ئەو وێستگانی ڕۆژەکەت چین کە ئەم سێشتە پێویستەکە بیریان لێ بکەیتەوە یعنی بۆ نمونە کە من لە کاتی ناخواردنە کە ئاودا بنم لەی ڕاستنەوە بۆچی گرنگە بۆچی بەڵام یعنی بۆ نمونە کە نانە خۆی بۆچی لە بەردەمی خۆتۆ نان خۆی گرنگترە وانە بۆ ئەوەی کەمتر بۆی ئەمە جۆرەکە لە پلاندانان بۆی کە خەیاڵت نەڕوە ئێستا بۆ نمونە دراسە کراوە لەسەرەوەی کە هەرچ کەسێک ئەگەر 1 دقە پلاندا بنی 10 دقە ئەو ئیشەی کە پلانە بۆ داناوە بۆت سەیفەکە یعنی ئەگەر شتێک بە سەعاتێک تەواوی بکەی باش نییە ئەگەر 1 دقە پلانی بۆ دابنی بە 50 دقە تەواویەکەیت چکە ئەو واولێکە وعید بەرزەکاتەوە تەرکیز بەرزەکاتەوە اینجا ئەو تەقسەشێکە بۆ دروست کرد لە دەوریا هەموو دەوروبەری ئەم شتانە بۆچی کردو بۆ یارمەتیت بن کردارەکە لە مودێشی باش و گونجا و خوازراوە بە باشترینشەوە بە ئەنجامی بگەینی باش نییە ئەمە زۆر گرنگە لەبەرەوە بزانە ئەم سێ خاڵی کە باسم کرد تەرکیز بەردەوامی تەقس ئەو تەقس چی پێڵێن بە کوردی یعنی ریچوەڵ ئەوەی کە شت بکەی بە طقوس بیکەی بە بیخیتە ناو پاتێرنەکە ینی شقڵ و شێوەیشیان هەبێ ئێستا کە ئاوە خۆیتەوە ئەو نەخۆیتەوە بخیتە ناو پەرداخێکەوە بە 3 جار بۆ نمونە کە چوزانم یەک ئەتەوێ ئەسەیەک بنووسی لە ناو ڕاست و دەست پێ نەکەی وانە مەقالێکە نووسی یەکەم هینێکی سەرەتا نووسی دوایەوە ئەمە سەکەستەیەکی تۆیشەکە بینی هاڵی سلام علیکم باشی شکر دەنگ و باس شۆنە ئەمە تەقسە ئەمە پێوترێت تەقس ینی شتێکت بە دەوروبەری خودی کردارەکە هێناوە کە بینینی ئەم کەسەی بۆ نمونە لەم حاڵەتەیە وهاکەزە ئەم سێشتە زۆر گرنگە بەڵام لەوە گرنگتر چییە بیرکەیتەوە لەو کردارانی کە ئیکی لەو ئەم سێشتەش لە ناویانە ڕۆڵی ئەم سێشتە لە ناویانە تا ئێستا لە حیاتی تۆیان چۆن بووە کە پلاندانی ئەگەر لەم سێ خاڵە بێ لە ناو کردارەکانی ڕۆژانی خۆتە perfect sometimes a person is too much into his career هەندێک جار هەنێک کەس بۆ نمونە سەوەکو یابانیەکان بۆ نمونە نەکەمویان بەڵام هەنیشان جاری وا هەیە هەموو حیاتی خۆی دائەنێ تەرکیز تەرخانەکە بۆ ئیشەکەیت هەفتەی مەسەڵەن جاری وایە 80 ساعات ئیشەکات 90 ساعات ئیشەکات باش نییە ئەمە پێوتێ one dimensional life ئایا تۆ ئەو ژیانەتەوێ ئەو بڕیاری خۆتە لە کۆتاییە لەوە جێسە کەسێک حەز بکا ببێ بە کەمیستێکی زەخم یعنی کیمیاگەرێکی عەجیب بۆی بتێ بێ کیمیاگەرێکی عەجیب لەوە ئەچێ پێویست بکە ڕۆژی 10 ساعات تۆ ئیش بکەی ئایا تۆ ئەم جۆرە لە ژیانتەوێ ئەبێ ئەم بڕیارانە بی لە کاتی پلاندانانە وانە ئێستا هەیە بەلایەوە عیلەکەی زۆر گرنگە کاتی لەگەڵا سەرفکە مەسەڵەن 4 ساعات 5 ساعات هەیە مەجموعە ڕەفیقی هەیە زۆر بەلایەوە گرنگە نازان بۆ هەرچ هۆکارێک بێت ناڵم ئێستا با ناڵم هیچیان باشیان خراپە بەڵام زۆر گرنگە خۆت بزانی لە حیاتی خۆتە ئێستا چ جۆرێکیت بەپی ئەوە ئەم سێشتەی کە باسم کرد بۆی دابین بکەی تەرکیز و بەردەوامینەکە تەقسەکە ریچوەڵەکە لەبەرەو ڕۆژانەکەی خۆت بزانە نەوعی کردارەکانە ئێستا بۆ نمونە کە ئاوە خۆی ئەمە نەوع کردارێکە هەر وەک چۆن کە سعیەکەی تو شتە نووسی نەوع کردارێکە هەر وەک چۆن کە ئەچی بۆ داوام لە ساعات 8 لە ساعات 4ەوە ئەمە جۆرە کردارێکە لە ناو ئەم خودی ئەم کردارە چەند کردارێکی تر هەیە هەموومانە بیر لێ بکەیتەوە جۆریەتەکەیان کاتەکەیان و تا ئێستا چۆنت کردو و چۆن ئەتەیە پلانی بۆ دانی بووی باشتری بکەیت ئۆکەی با بڕۆین لەمە دوای هەرچ کاتێک کە هاوڕێیان نمونەیەک نایان مۆسە نمونەی ئاڵەکەمیان خۆت ئەبێ بچیتە ناو تەفاسیلی خۆتەوە تەطبیقی کە بەسەر ئەو سیاقی کە تۆ تایە ئەژی باش نییە یعنی the examples are based on your own context لەمە دوای لە دوای ئێستا لە دوای
ئەم تۆزەوەستەوەنی ساعتە قساکەین چی یەکەم دابەشم کردو بەسەر 4 شتا باش نییە 4 شت زۆر گرنگە یەکەمیان پێویستە بزانین چ جۆرە شخصیەتێکت هەیە خۆت لە پلاندانان ئەمە زۆر گرنگە بەڕاستی باش نییە چکە پلاندانان هەر ئەوە نییە ئادەی من پلانێک دانێمەوە جێبەجێ بکەم ێ باشە بکەری ئەم پلانە و جێبەجێکردنەکەی شێ خۆتی وانە لەبەرەوە ئەبێ بزانی خۆت چ جۆرە شخصیەتێکی لەبەرەوە خۆ ناسین و طبیعەتی خۆ ناسین و ئاکار و خۆڕەوشتی خۆت زۆر گرنگە لەبەرەوە بەشی یەکەمی چیم دانەوە knowledge of your own personality یعنی شخصیەتی خۆت چۆنە هەم ئەو دوایە مەسەری باش دووەم خوڕەوشتە خوڕەوش زۆر گرنگە یعنی habits ئەو خوڕەوشتانی کە ڕۆژانە هەتە ئەمە بەشی دووەمیانە قسەی لەسەر دەکەم بەشی سێمیان deadlines and timeline ئەم دوو وشەیە نازانم بیزە بە چۆن تەرجەمەیەکەم deadline ئەوەیە نقطەیەک هەیە کە تۆڵی لەم نقطەیە من ئیشەکەم تەواو ئەەکەم ئەمە پێوترێت deadline timeline ئەوەیە کە تۆ بۆ نمونە ئەڵەی بەم مەرحەلانەیە ئەڕۆم تا ئەگەمە نقطەی ئاخری باش نییە یعنی ڕێگای چون بۆ مۆعیدی نەهایی پێوترێ ڕۆژی کۆتایی یان کاتی کۆتایی پێوترێ timeline نقطەی کۆتاییەکەی پێوترێ deadline ئەم دوو حاڵەتەش زۆر گرنگە هەر بە کورتی باسێکەمەویش لە پێش هەموو ئەمانەوە باش نییە لەسەر و هەموو ئەمانەوە پێویستەکە کۆمەڵە گۆڵە هەبێ کۆمەڵی هەدەفت هەبێ لە حیاتە زۆر گرنگە ئەم 4 خاڵەکە باسێکم انشاءالله پێکەوە بمە پاکەجێکی زۆر باش یەکەمیان بە کورتی بەسەری هاوڕۆم چکە لە داهاتووتر یعنی کە لە دواتر قساکەم دوبارە ئاماژەی پێکەمەوە عادەتەن هاوڕێنەوە بزانن بە شێوەیەکی عام دوو نوع شخصیات هەیە introverted extroverted هەیە extroverted کامەیە ئەوەیە کە حەزەکە سۆشەڵ بێ حەزی زۆر کۆمەڵایەتیە هیوایەتی قسەکردن و خەڵک بینین و چوونە دەرەوە و هیوایەتی ئەوەی بەتەنیا نەبێ هیوایەتی ئەوەیە نیە لەگەڵ دایمەن دەوروبەری قەرەباڵغ بێ ئەمە پێوترێت چی extroverted طبعا هیچ کەسێک تەواو extroverted نییە هیچ کەسێکش تەواو introverted نییە بەڵام زۆر بەمان نزیکین لە جەمسەرەکەیەوە باش نییە طبعا هەردوو لاشی زەرەر و باشەی خۆی هەیە چایسەینە سەرەوە نەوعەکەی تریان introverted ئەوەیە کە تۆ کەسێکی هەتاوەکوێ کەست کەمتر لە دەور بێ خۆش حاڵتری هەست بە ئارامێکی زیاترەکی دڵت خۆش ئێستا مەسەڵەن من ڕەفیقێکم هەبوو بۆ نمونە ئینلیزە طبعا ئێستا لە شوێنێکی زۆر عەجیب ئیشەکە و یعنی زۆر زیرەکە بەڕاستی کەسێکی زۆر سەرکەوتووە ڕۆژێکیان مەجموعەیەک ئەچوونە دەرەوە شەو بوو لە هەولێر بووینەوە کاتێک ئیشمانە کرد هەمووی چوویە دەرەوە تەسەوڕەکەی هەمومان نەهات ئێتر ڕۆژی دوایەوە نازام چی بوو نەخۆش بووم نەچوومە دەرەوە لەگەڵیانە بۆی باسکردم وتی من کە کەسێکی زۆرم لە دەورە بێ هەست بە ئارامی و خۆشی ناکەم حەزەکەم زۆربەی کات مەسەڵەن 2 نەفەر 3 نەفەر ئەو پەڕەکەی 4 نەفەرمە دەورەوە بێ لەوە زیاتر ژینگەیەکی قەرەواڵغە بۆ من بەڵام لایەنێکم خۆی ناسی بوو باوەڕکەن ئەم کەسە بۆ ڕێکخراوێکی نێودەوڵەتی ئیشێ کرد یعنی ئەپلای کرد بۆ ینی چی پێڵێن بت ینی وەڵحاصل گرانتێک ینی بڕێک پارە بۆ ئەوەی کە ریسەرچێکی پێ بکەن نزیکی وابزانم $600,000 بوو تەسەوڕکەن ینی 6 دانە دەفتەر ئەم کەسە پرۆپۆزەڵەکەی نووسی باش نیە بۆی بەدەستی بهێنن لە یەکێک لە مقاولە ثنائیەکانی UN بوو والحاصل مەبەستم چی ئەم کەسە خۆی ناسێ باش نییە ئەم نوع کەسە پێوترێ introverted یعنی هەتا کەسی کەمتر بە دەورە بێ باشتر باشە هەردوو حاڵەتەکە زۆر گرنگە بزانی خۆت لە کام نەوعیانی چونکە بەپی ئەوە پلانەکە دەبێت بگۆڕێ باش نییە ئێستا کەسێک کە introvertedە جاری وایە هەنێک مەسلحەتی هەنێک قازانجی هەیە لەوەی کە ئەم حەزەکە بە تەنیا بەسەربەرێ پێویستەکە لەمە بێتە دەرەوە بۆ قازانجێکی گەورەتر هەروەک چۆن کەسێک کە زۆر ئیجتیماعی و حەزەکە دایمەن دەوری قەرەباڵغ بێ جاجارە پێویستەکە بە زۆر خۆی لێنێتە دەرەوە ئێستا من خۆم عادەتەن حەزەکەم دەوروبەرم خەڵکی لێبێ هەرچەندە زۆر گرنگژێن بۆی کە شێ ئەبینم لە ژیانی ڕۆژانەمە زۆر گرنگە بەرامەوە بەڵام ئەبێ جاجار خۆم بێمە دووە ینی I need to pull myself out of these zones social zones ئەم زۆنە کۆمەڵایەتیانە بێ خۆم بێمە دەرەوە بۆی ئیش بکەم چکە ئیشەکەی من خوێندکاریش پێویستی بە سعیکردنیش لە قەرەباڵغیان نابێ وانە تاوە ئەوە من خۆم ناسی لەم ڕۆ 5 ساعت 6 ساعت ڕۆژانە سعیەکەمە بە تەنیا
ئیتر 3-4 ساعتی لە بەیانەکەیانتی گەر بتوانم 2 ساعتی لە عەسرەکە شەوە گەیشتمە دەرەوە زۆر کات یان ئەگەر بە ڕۆژ بچمە دەرەوە شەوەکەی بێت دانیشم بڵێم بەسەر نەفسی خۆم ئازاد بڵێم ئەبێ سعی بکەم چکە سعی نەکەم مشکلم بۆ دروستە بێت باش نییە لەبەرەوە شخصیەتی خۆت بزانە کام نەوعیانی ئەگەر لە هەر نوعیشانی بەپی ئەو ئیشەیکە ئیکیت جاری وایە تۆ ئێستا مەسەڵەن ئینترۆڤێرتی حەز ناکەی دەورە بەرە قەرەباڵغ بێ لەوە چ هیچ مشکلی بۆ تۆ نەبێ ئێرە تاوا ژیانی خۆت بەڕێ بکە و چەند ڕەفیقێکی کەمت هەبێ و هەرچ کاتێک خۆت ویستە بچۆ دەرە لەگەڵیانەوە تاوا ژیانت مشکلی نییە یعنی عیبی نییە و کەسیش گلەی لێ کردی تاوا خۆیانە بێ لەگەڵ تا ڕابێن ئێستا ئێمە خزمێکی خۆمانمان هەیە کەسێکی بەناوبانگیشە خەڵک یەک نەگلەی لێک ئاڵێ نایە بۆ تەعزێمان کورە جوزانم هەموو شەمان ناکە گوێ نایە بە کەس بەڵام لە هەموو عیلەکەمان بەرهەمدارترم کەسە ناوی دیارەت حتى ئێستا ناویشی بڵێم یعنی لەوە ناچێت پێی خۆی پێ ناخۆش بێ محەممەد عەلی قەرداغیە لە یەکێکە لە حەو ئەندامەکەی ئەکادیمیای کوردی ئەم کەسە کەسێکی حتا خەڵک زۆرە ناسێ خەڵکیش زۆری ناسن بەڵام هیچ شتێک بەقەت کاتی خۆی گرنگ نییە بەلایەوە دانیشێ خەریکی مەخطوطات و نووسین و ریسێرچ ینی لە کۆڵینەوەی لەسەر ئەدەبیات و کەلەپوری کوردی باش نییە ئەم کەسە چکە خۆی ئەناسێ ئەزانێ ئیشەکەی داخوازی ئەوەیە هەرچ کاتێک خۆی نێوێ نە کەس دەتوانێت قاچ بخاتە سەر ماڵیان و قسەی لەگەڵ بکات و کاتی لێ بگرێ نەخۆشی ئەچێ داخلیگەر مەسەن تەعزیەک زۆر گرنگ نەبێ ناچێ تەلەفۆنێکی بۆ کاکاگیان خوا عەفیگا و پێمان ناخۆش بخوا سەبوریتان بەتۆ خوارد لەگەڵ وانە لەبەرەوەی بەم نەوعژیانە خۆی مرتاحە و ئەزانێ کە ئەمە گرنگە بۆ خۆی ئەجا لەبەرە بۆ ئەبێ زۆر ئاگاتە نەمانە بێ باش نییە زانی خۆت چ نەوع پەرسۆناڵەتیەکی چ نەوع شخصیەتێکی بەپی ئەوە پلانەکەت دانی باش نییە دوو کەسەکەش کە باسم کردن ها ئینترۆڤێرت و ئێکسترۆڤێرت بزانە کامیانی بەپی ئەو مەسلەحەتانەشی کە هاتە جاری وا هەیە ئەبێت تەنازول بکەی لە شخصیەتێکی خۆت باش نییە ئەمە زۆر ئاساییە ئێستا من بۆ نمونە کە ناڵم کەسێکی زۆر کۆمەڵاتیم ئەگەر ئیشێکی گرنگ هەبێت پێویستەکە کەسێکی کۆمەڵایەتی نەبم بە عەکسەکەشی ڕاستە بەپی ئەوی خۆت چ نەوع شخصیەتێکی اینجا خود ناسین زۆر گرنگە ئێستا یەنۆ هەست بەوە ئەکەنا کە لە ئەم قسانەی داهات و تریش مەکەم باش نییە وڵی هاوڕێیان چۆنن لەگەڵمان اینجا ئێستا من خاڵی یەکەم تاوا کرد خاڵی دووەم کە ئیتر لەوەشێ زۆرترین کات بەمەیانەوە سەرف بکەم ئەوش چییە هینە هابتس خوڕەوشتە باش نییە طبعا پێش هەموو شتێ هاوڕێیان دوو کات هەیە لە ڕۆژەکە زۆ گرنگە ئەم دوو کاتت زەبت کرد ئۆڕێدی هەر لە سەرەوە بیسمیلایەکی چاکە لێ کردووە دوو کاتەکە کوێن ئەو دقیقە ئەخەی ئەو کاتێک کە ئەخەوی کاتی خەوتنت لەگەڵ کاتی هەستان لە خەوت ئەم دوو کاتە تەنزیمکە باش نییە خودی ئەمە پلانێکی گەورەت داناوە ئەگەر خوڕەوشتت ئاکارەکانی ڕۆژ و شەوت ئەم دوانت مەزبوط کرد بێ باوەڕم پێ بکە ئەوە ئۆڕێدی فەرسەخێک لە پێش زۆر کەسی ترەوەی دوو خاڵ کاتە ئەوتمان چییە کاتی خەوتن کاتی هەستان زۆر گرنگە بە ڕای شخصی خۆم باش نییە طبعا ئەم دوو خاڵ لە هەموو لە سێکشنی ینی لە بەشی خوڕەوشتە کە پلاندانی ئەم دوو خاڵە زۆر گرنگە لەوە چ بڵم گرنگترینیان بێ بەڵام ئێستا بەڕێ شخصی خۆم شەوان خۆیشە فەرمێ وجعلنا الليل لباسا وجعلنا النهار معاشا ڕۆژ بۆ ئیش و معاش و پەیداکردنی قوتی خۆتە شەویش بۆ لیباسە وەکو کەڤەرێکە بخەوە ئیسراحەت کە باشنی بۆ ئیسراحەتە بۆ ئیشی جدی زۆر نابێ هەرچەنە ئێستا بە بۆنی ئەم سۆشڵ میدیا و ئەلکترۆنیات و شتانەوە تەنانەت تەسیرەکاتە سەر سەحەتیشمانەوە ئینشەڵڵا لەگە ئەلکایە لەوە چێ باسی بکەین ڕۆژی شەممە لایڤێکی لەگەڵاکەم ڕۆژی شەممە کاتان لێکەمەوەی شەممە لە دەستمێن چکە خۆی کچێکی زۆر زیرەکە لە هارڤەرد تەخەڕوجی کرد حتا لایڤێکیشم پێشتر لەگەڵا کردووە خۆشی مێردەکەشی ماشڵای مێردەکەشی تێبین لە فەیسبووکی شەکە لە دووبڵن بەڕاستی زۆر سەرکەوتون هەر لە زانکۆمیشێکەوە لە زانکۆی هارڤەرد خوێندوێتی چکە لایەنی سەحەت بەشێکە لەو منزومە بەشێکە لەو فاکتەرانەی کە کاریگەری ئەکالەوەی کە تۆ ئایا پلانەکەت بۆ جێبەجێ ئەکرێیان ناکرێ باش نییە جا بۆیە حەزم کرد کەسێکی تا ڕادێک متەخەسیس لەو مبارەیە شارەزا بێ بیهێنمە ناو مۆزوعەکە و خۆشی کەسێکی ناسراوە الحەمدوللا بەڵام ئەوە تۆزێک دانم بەڵام
ئەبێت تێبکەیگە خەو تەنزیمکردنی خەو بۆ سەحەتی خۆشت کە ئەڵێ سەحەتش بۆی توانات هەبێ ئەو پلانێکە دادنەوە چێ بەچی بکەی باشنی ئەم دوو کاتە زۆر گرنگ خەو هەستان لە خەو باشە کە ئەڵێم خەو هاوڕێیان هەوڵ بن لە 2 سەعات دەوە یان ئەگەر سەعات 12 ئەخەوێ ئێستا بۆ نمونە من سەعات 12 دانا چونکە زۆربەی کات نازانم ڕەفیق و برادەڕۆشتم زۆرە بۆم دەرکەوتووە کە زۆر ناتوانم سەعات 10 بخەوم باش نییە بەڵام سەعات 12 زۆر خەڵێکی گرنگە کە تقریبان چارەکێک 20 دقیقە پێش 12 لەسەر جێگاکەم بم باش نییە چەند جارێک ئەم مانگی پێشوو تاقیم کردوتەوە جار هەبووە لێم لایەوە نەمتوانێت جێبەجێکەم جاریشە بۆ جەمجێم کردو زۆر دڵم خۆش بووە یعنی چی هاوکو سەرەتای وتم فەشەلێنی جاری وایکە پلاندانی بەڵام بە مروری زەمن هەست بە بەرەو پێشچوونەکەی باش نییە دایمن ئایدیڵێکە پلان وەکو خاڵێکی نموزەجی و نمونەی وایە و ئەتەیە بەرەو لێ نزیک بیتەوە باش نییە کە ئەخەوی وەکو وتم 2 سەعات پێش خەوەکەت ئەگەر ئەتوانی ئەمە زۆ گرنگە هەرچی جۆرە ئلکترۆنیاتێکە لە خۆتی دوورخەرەوە لاپتۆپەکەتە تەلەفۆنەکەتە حتا گڵۆپشتیش ئەگەر ئەتوانی ئێستا بۆ منم لەم ژووری خۆم کە ئێمە ژوورەوە زۆربەی کات شەوان گڵۆپی سوورم هەیە ئەم نەوعە وەکو ئەمەم هەیە لێرە دامناوە کەمێک دانێکشم هەیە لەویە شوێنی خەوەکەم یعنی ڕێک لە پەنای ئەو شوێنی کە ئەخۆم ئەلێرەیە گڵۆپێکمە ئەگەر مێ کتێبە بخوێنمەیان چزانم شتێک بنووسم وا ئیکەم بۆی چاوم بەر ئلکترۆنیات نەکەوێت چکە ئەم نەوعە گڵۆپانەش هەر ژوورەکە تاریکن کەمێک ڕووناچێکاتەوە بە شێوەی کە دنیا ببینی بۆ نمونە وانە باش ئەمە زۆر گرنگە کەچی 2 ساعت پێشەوە بەڵام ئەگەریش بۆت نەکرا لایانی کەم لە سەعات 11ەوە هەوڵ بە خۆتی لێ بە دوورکەرەوە هەوڵ بە هەر بۆت نەکرا بۆ نەکرا ناڵم نزیکترین کات کە ئەم ریەلیزیشنە بیتەوە بەهۆش خۆتەکە پێویستەکە لێ دوورکەیتەوە ئەگەر نیم ساعتی شێما بە بۆ ساعت 12 لێ بەڵام ئەگەر هەر بۆت نەکرا بۆ نەکرا ساعت 12 لە 100 مۆبایلەکەت لابە ئەمە زۆ گرنگە ینی ئەو پەڕی توانێ خودخەرەکار مۆبایلە بەدەستەوە هیچ شتێک بەدەستنەوە بە ساعت 11 بەولاوە یان 10 بەولاوە باشترینە 11 بەولاوە ئەگەر نەتوانی لە 100 ئەبێ مۆبایل فرەیابێ زۆ گرنگە چکە ئەو تیشکی ڕۆنایشێکی هەیە کە ئێستا بۆ نمونە تاقیب بکەنەوە ڕۆژێک بخەوە شەوێک بخەوە کە لە سەعات 10 تۆ مۆبایلت بەکار نەهێنابێ باش نییە کە هەڵەسی لە خەو هەست بە مردەعێکی زیاترەکەیت چاوت باشترە بینێ ئاسانترە توانی بەخەبەر بیت باش نییە وەک لەوەی کە ئەگەر تا شەوی درەنگانێک تۆ سەیری مۆبایلت کردبێ وانە خۆتان دڵیامەوە ئەوتان تەجربە کردووە لەبەرەوەک زۆر گرنگە ئەم لە ڕووی خۆڕەوشتەوە 2 ساعات پێش خەوتنەکەت ئەو لە باشە بەش من لەم 2 ساعاتەیە کە مۆبایل بەکارنایانم تا خەوم لێکەوێ بۆ منە تاوان ڕۆژەکەش تۆ ئەوەنە چالاک بووی باش نییە لەم کاتای تر خەواڵەوە بیتەوە حەزەکەی حەز بە خەوتن نەکەی چکە تۆ بەیانێک ئێستا بۆت باسەکەم بەیانێکی تا ڕادێک زوو وەستاوی خەویشی مرتاحت کردووە هەستاوی دەست کردو بە ئیشکردنیشی باشە کردووە تقریبا لە عەسر بەو دواوە تا ئێوارە بۆ خۆت ڕات بواردووە هەرچیەک بێ ڕابواردن بڵێت ئەسم جارێ بلیاردەکەمە چم پێڵاوی تایە لە پێیەکەم جاری وایە یان جارێ بەیانێکی کە من جارێ بە عەسرەکەی ئەم شتان کرد هیلاکەبی باش نییە لەگەڵ سعیکردن شتەکەتە هیلاکەبی کە کاتی خەویەت لە سەعات 10 ئەو پڕەکە 11 هەر ئەوەنە مۆبایلشتە بەدەستەوە بۆ کاتێک زانی خەوتووی باش نییە ئەمە زۆر گرنگە کەواتە ئەگەر ئەتوانی باشە لەم 2 ساعاتەیە کە تۆ مۆبایل بەکارنانی چی بکەی ئەمە خاڵەکە زۆر گرنگە تۆ دەفتەرێکی وا دەبێ باش نییە ئەم دەفتەرە پلانی ڕۆژانە دانی پلانی هەفتانە نا ڕۆژانە چییە بۆ نمونەی ئەیکەی بە 10 خاڵ هەڵێ من جاری 10 خاڵ زۆر باشە بەڵام ئەتوانی کەمتریان زیاتریش بێ بەڵام هەوڵ بە واقعی بە لەگە خۆتایترەوە خۆت نەزانی مەسەڵەن ئێستا بۆ من نەگەر بڵێم ئەمڕۆ کەسێکی لە خەڵکی عێراقا پێویستی بۆ من یارمەتیشی بم خەڵکی کورسانی خۆمانە پێویستی بۆ من یارمەتیشی بم ئەبووە تۆزێک پلانەکەم تێک بایە ینی نەئەکرا خۆم بیکەمە بۆیە ڕۆژمە بۆ بانک پارێکە بۆ بۆم دەفع کرداوەتی هاتم چوونەوەوانە لە دەستی خۆم دەرچوو باشنی بەڵام دام نابوو شەو کە ئەبێ من بەیانی ئەمیشە بکەم چکە مەوعیدی نهایی ئەو کەسە بوو کە ئەبووە بۆم بکردایە نەم کردایە زەرەری بەرەکەوت نیتر ئەمە ئەتوانیە بزانە ئەولەویاتی ڕۆژی داهاتووترت چییە زۆ گرنگە نووسی بۆمە 1 2 3 4 5 6 سەوەش لایفەکە کە ئەەکەم دام نابوو کە چی بکەم خاڵ بە خاڵ باش نییە ئەچم بۆ ئەوێ لە دوای ئەمە خەریکی ئەمە بم دام نابوو خەریکی نووسینی ئەم شتانە ئەبم باش نییە لەو 2 ساعتی
کە مۆبایل بەکارنایەنم و لەسەر جێگاکەم و ئەمێ بخەوم تۆ بەیانی باوەڕم پێ بکە ناوەڕێن ئەمە بکە بزانە شەو پێش ئەوی بخەویت ڕۆژەکەی دوایەوە چی ئەەکەیت و نووسی بێتەوە بە خاڵ کە خاڵی ژەنووستی دوای پێتەڵێم بەپێی ئەولەویات بینوسە بزانە گرنگترین شت چییە کە تۆ پێویستەکە بیکی کە ئەگەرنێکی مشکلەیە ئاوا بینوسە طبعا هەڵیش بەیەک سەر بە پەلە مەینوسە دوایەوەی کە تەواوت نەکرد مثلا 6 خاڵت نووسیوە کاتیشت بۆ داناوە ڕێنجێک ینی مدەیەکی زەمەنیت بۆ داناوەڵی بەشکم لەم 2 ساعتەیە بتوانم ئەم شتە جێبەجێ بکەم کە ئەمە دەانەی هین مەکە چی پێڵێن یەکسەر بڕیار مەیە بڵە بەیانیەوەکەم یەک دوو جار بەسەر یا بچۆرەوە هەم ڕاجعی پێ حتا لە نووسینیش ئەزە کە تۆ شتێکە نانووسی پێشەوەی پۆستی بکەی دوو سێ جار کە بەسەر یاچیتەوە هەنێشت گۆڕانکاری تیاکەی ئەو پرۆسە بۆی پێتەڵم ببە بە نووسەرێکی باش ئەتوانیت ببی بە پلاندانەرێکی باش ینی ڕێگەیەکی باشترە بۆ پلاندانان وەڵحاصڵەوە زۆر گرنگە باشە ئەوڕێیان لەبەرەوە لەو 2 ساعتەیە بکە ئەگەر توانی دوایەوەی کە پلانەکەت دانەوەستە ئەولاوە ئەگەر حەزت لێی بوو بەڕای من دەلاپەڕێک بخوێنەرەوە خۆشە ئەی با کتێبێکت هەبێ ئێستا بۆ نمونە کتێبێکی هی سەبا مەحموودە The Road to Mecca پشتێکی زۆر کتێبێکی زۆر خۆشە توانی شەی دەلاپەڕە 5 لاپەڕی لێ بخوێنەرەوە اینجا بخەوە باش نچکە تەجربەی ژیانی کەسێکی تریان مەسەلەن شتێکی عەقلی فکری خۆشە بەسەریان خەوی کە پاڵێکیتەوە خەوی لەجاتی بیر لە شتی پوچ و بێ کەڵک بکەیتەوە چیەکەی بیرت لە شتێکی شتێک کردوەوە کە داخوازی ئەوە بووە عەقلت بخاتە کار باش نییە ئەمە زۆر گرنگە بەڵام زۆر گرنگە یعنی ڕەسی فیتنە لەم سەردەمەی ئێمە ئەم مۆبایل و شتەیە ئێلکترۆنیات و شت لە خۆ دوورخەرەوە تکاکەم زۆر گرنگە ئەگەر ئەمڕۆ نەتوانی بەیانی نەتوانی دووبیانی هەڵبەت don't give up دەستبەرداری ئەم شتەمە بە باشە بەیانیش کە هەڵەسی بەپی حیاتی خۆت ئێستا هەیە بۆ نمونە طبعا 3 ساعات 4 ساعات و نیو 6 ساعات لەگەڵ 7 ساعات و نیو ئۆپەڕەکەی ئەمانە سایکڵن یعنی هەیە ئێستا بۆ نمونە بە 4 ساعات و نیو بەقەت 7 ساعات و نیو من ئیسراحەت لە خەوە بینێ خۆت بدۆزەرە بزانە کام نەوعیت باش نییە ئێستا بۆ نمونە بۆ من 6 ساعات زۆر باشە 12 بخەوم 6 و 4 و نیو هەستم زۆر بێحالە زۆر باش نییە بەس ئیتر لە کەسێک بۆ کەسێکی ترە گۆڕێ هەیە مەسان بە کەمترێ بە زیاد ئەگەر کەمتر بێ و باشتر یعنی تۆ کاتێکی زیادرە ژی وانە لەناو حیاتای تۆ توانی پلانەکەت زیاتر بشێشی با بڵێن کە ئەو دقی ئەخەوی یەکەم پلانت چییە کە دادناوە ئەمە بێژگە لە دەخاڵەکەی کە نووسیتەوە تێ بەیانی جێبەجێیان بکەیت دەکردار هەن ئیتر ئایا بینینی خەڵکە نووسینەکە هەتا ئەچی بۆ ئیش و 8 ساعت ئیشەکەیت و لە کاتی ئیشکردنەکەتە ئەتەیە 1 و 2 3 و 4 و 5 جێبەجێ بکەیت و تەواویان بکەیت ئەمانە کە داناوە بەقەدەر ئەمە ئەوە گرنگە کە لە دەرەوەی ئەمە چیت هەبێ ئەم خوڕەوشتانی ڕۆژانە چاکە ئێستا باسی خوڕەوشتەکەین کە لە دەوروبەری پلانەکەیە ئەمە تەقسەکەیە چۆن هەڵەسی بۆ نۆژی بەیانی پێویستە هەڵسی ئاوا بێ ئەم شتانش بکەیت باش نییە خەوتن وتمان باسمان کرد هەستان لە خەو بەیانیان ئێستا بۆ منە 7 ساعت زۆر باشە شخصیان من بەجار ئێستا ئەم مانگی پێشوو کە ویستومە تاقی بکەمەوە بەجار کەوتوە جارێکە کە هەڵەسم ساعت 7 حەزەکە یەک تۆزبال بەس بە ئەم شتش بڵێم کە هەڵەسی لە خەو ئەو دقی هەستای لە خەو ئەمە زۆر گرنگە ئەم خاڵە هەستای لە خەو لە 100 هەستە لەسەر جێگەکەت مەمێنەرەوە لە 100 هەستە ئەگەر ئەتوانی جێگەکەشت چاک بکە بۆی مەجالی ئەوەی نەبێ بخەیتەوە باش نییە یعنی دامەنیشە لەسەر جێگەکەیت طبعا یەشێک لە هۆکارەکانی ئەوەی لە شوێنێک خوێندمەوە یەشێک لە هۆکارەکانی ئەوەی کە لەسەر جێگە ئەمێنیتەوە ئەزانی هیچیە هی ئەوەیە شەوی ڕابردوو لە کاتی خۆیان نەخەوتویت مۆبایلت زۆر بەدەستەوە بووە و هەستەکەی پێویستت بە خەوی زیاترە باش نییە لەبەرەوە هەرمێنیتەوە گینەکەیت بەڵام ئەگەر مۆبایلت لابردبوو 2 ساعت پێشخەو یان ساعتێک پێشخەو کە خەوتیت طبعا ئەوە لەگەڵ ئالکایە باسێکین شەمە پێویستەکە لە سەعات 9ەوە هەوڵبەی شت نەخۆی مەعیدەت بەتاڵ بێ ئەگەر باشتر وایە 8 لە سەعات 8ەوە هیچ نەخۆیت ئاو نەبێ و لە غیری ئاو هیچ نەخۆیت بە کورتێکی بۆی هینیش جسمیش زۆر مرتاح بێ ئیتر ئەم دوو شتە و کرد بێ ئەلکترۆناتە بەکار نێنابێت و لە سەعات 8ەوە یان 8 ئەو پەڕەکەی نووە هیچ نەخۆی
بەیانی باوەڕکە صحیا جەسەدیەن زۆر مؤهلی ینی ئامادەکراوی بووی بە ئیسراحەت لە خەو هەستی بەڵام لەوە سەرەتایە چی گرنگە ئەوەیە کە هەستای لە خەو چاو کردەوە یەکسەر هەستە لە خەو بڕۆ دەستنەوە چاو بشۆ دەمیش بشۆ ددانت بشۆ زۆر گرنگە ئەم دوو شتە هەستای لە خەو یەکسەر ئەمە بکە کە دوای دانیشە شۆرت پەرداخی ئەو بخۆیتەوە باشە بەڵام ئەو مەخۆرەوە پێش ئەوی دانت بشۆی چکە جاری وایە کە ئەخەوی کۆمەڵی میکرۆبشت لە دەمتا کە ئەو خۆیتۆ پێویست ناکە ئەوەش ببیتەنەوە مەعیدەوە لەگە خۆتە بۆیە دانشۆردن حتا کە دانیشە شۆی ئێستا لەگە ئالکاشە زیاتر باسەکەم شتانە زۆر گرنگن کە دانیشە شۆی زمانیشت پاکەرەوە زمان زۆر گرنگ بەقەت دانشۆردن زمانە پاکردنەوە گرنگە چکە تۆ دان بۆشوی بۆی میکرۆبشتەکان نەهێڵی لە دانتا باش نییە هەستای لە خەو یەکسەر یا چیتە دەرەوەی بێدەکات چی پێڵێن سیستەمەکەت یانەوە شوێنێکە لە یەخەویە شوێنەکە یەکسەرە چیتە دەرەوەی لی ئەگەر بتوانی کۆشی کەرەوە و جوان مەزبوطی کە دانتە شویت و دەمچاتە شوی حازری دێسە ساعات 7:04 تۆ بە خەبەری کە خۆشە ئێستا بۆ نمونە من مەسەلەی خۆشۆردن بەیانیان عادەتەن من حەزەکەم ئەگەر بە حەزی خۆم بێ حەزەکەم 2 ڕۆژ جارێ خۆم بشۆم باش نییە هەیە حەزەکە هەموو ڕۆژێ خۆی بشوە هەردوو حاڵەتەکە زۆر ئاساییە باش نییە طبعا بۆ نمونە ئێستا بەس بۆی پێتان بڵێم جیهانبینی کەسێک بۆ کەسێکی ترە گەورە ئێستا بۆ نمونە من قژم باڵێ حەزەکەم جوان بوەستێ باشن چکە هیچ جەڵوشت بەکار نایانم ئەگەر بمێ جوان بوەستێ قژم عادەتەن ئەو دەقی ئەیشۆم سەر ڕای ئەوەی مکەیەفی شوهینیش بەکارێنم شامپۆکە هەر تۆزێک هەنێک تاڵی لێ دەرەچێت چکە دەلاک لای هیچ شوێنێک زۆر باش نییە تاڵی لێ دەرەچێت تاواکوێ 6 ساعت 7 ساعتێکی پێچێت تا مەزبوطە بێت وانە هەستەوە کوێستە چۆنی بینن سافە هیچیشم لێ نایەوە پێی ئەچێ بەڵام بۆ نمونە بۆ من گرنگ ئەگەر ڕۆژی داهاتووتر نەیشۆم خۆی قژت جۆرە چەوریەک دەرێت زۆر جوانە یانی چەوریکی زۆر خراپیش نییە بزانم لە مودەی 2 ڕۆژ زیاتر نا بەڵام زۆر جوان قژت ئەوەستێ لەوەچێ بۆ من ئەوە گرنگ بێت کە ئەو ڕۆژە قژم بە جوانی بوەستێ لەوەی خۆم بشۆمەوە لە سەرەتاوانە بە پێی شخصیەتی خۆت سەجاری وایە نەخێر گرنگە خۆم بشۆم هەردوو حاڵەتەکە ئاساییە بەڵام خۆشۆردن بە شێوەیەکی عام بیخەرە بەیانیانتەوە زۆر گرنگە چکە هەموو ژیانت ڕفرەشەکاتەوە اینجا چینانێکی خۆشە خۆی ئۆڕێدی تۆ لە سعات 8ەوە هیچ نەخواردووە وایە کە تۆ لە سعات 8ەوە هیچ نەخواردووە نۆ هیچ نەخواتەوە برسیتە خۆشت شۆردووە نانێکیز بەیانیانی زۆر خۆشە خۆی چەند خۆشە اینجا ئەمە بکە بە خوڕەوەش تەسەوور کە چەند خۆش حتا ئێستا من لێرە چکە تەمبەڵم لە خواردن دروستکردنا بەس نانی بەیانیان ئەو پەڕەکەی بتوانم دروستکەم چای کوردی خۆماڵی خۆشمان هەیە لەگەڵ یا چی یەکەم یەم خورما و پەنیر و جاریان ماستیش بەڵام ڕۆژێ 2 ڕۆژ پێشەوەش نانم کڕیوە ئەمە ئەخۆم بە گوێزەوەی تر تاو مشکلم نییە و خواردنێکی خۆشم خواردو و تاو دەستەکەم بە ڕۆژەکەم یعنی سعات 8 بۆ 8:30 تۆ حازری مەزبوط مرتب هەرچ ئیشێکە هەیە بیکی لە ڕۆژەکەتە باش نییە طبعا تەفاسیلی ئەم شتانەشە سەینێ سەری ئەبێ خۆت بچیتە ناوێکەوە بەڵام ئەم دوو شتە زۆر گرنگە باش نییە ئەمە گەورەترین خاڵی بەشی هینەکەیە خوڕەوەشتە بەڵام ئێستا ئێمە ناو تەفاسیلیشەوە هەنێ وردەکاریتان پێم بە ئەم وردەکاریانەکە پێتان هەڵم ئیتر خۆت بیپێوە لەسەر شتی تریش کە لە ژیانی خۆتایە یاڵا با بڕۆین هەوڵ بە ئەبێ ئەوە بزانی کە ئێمە لەناو کاتا ئەژین باش نییە بۆ ئەنجامدانی کردارێک ئەگەر تۆ دیاریت کردە بێ یان دیاریت نەکردە بێ لەناو کاتا ئەنجامەدرێ یعنی یانەوەتا تۆ خۆ دەبێت کاتەکەی دیاری بکەی بڵێ کاکەیان من هەوڵێم لە مودەی 3 ساعتە هەوڵێم سیلاپەڕە بخوێنمەوە باش نییە داینێ سیلاپەڕەکە بخوێنەرەوە ئەگەر بۆ نمونە 3 ساعتە تێپەڕان 25 لاپەڕەت خوێندەبوویەوە مادەم تۆ گۆڵەکەت خوێندنەوەی سیلاپەڕە بۆ نیم ساعتی تریشی بخەرە سەر باش نییە بۆی ئەو بیکەی بە سیلاپەڕە لەبەرەوە کات زۆر گرنگە کات دانێ اینجا فریمورکێکی ژان ینی بۆ نمونە بڵێ ئێستا بۆ نمونە من ئەبێت تاوەکوونێ کۆتایی ئێستم 26 مانگە ئەم مانگە 31 ڕۆژە حسابم کردو پێشتر 1 جانیوەری پێویستەکان من نزیکی 4500 نووسیبە بە ئینگلیزی باش نییە بۆ چاپتەری یەکەمی ماستەرەکەم
دام ناوە ڕۆژانە چی یەکەم ڕۆژانە ئەڵێ من 300 بۆ 400 وشە ئەنووسم هەرچیەکم کردە بێ ئەینووسم کە گەشتمە ئەو ڕۆژە هەفتەیەکم ماوە من تەواو بووم لە نووسینەکەم باش نییە وهاکەزا ها بۆ شتی ترێژ ئێستا مەسەڵەن مڕاجعەی خۆمەکەمەوە ها لەسەری بۆی کە کاتێکم مشریفەکەم کە بۆم نار لە کاتی خۆیان یان پێش خۆشی ئەسڵان کاتێکی زیاتریە بەبۆی کۆمنت ینی هەنێک تەوزیحات تێبینی خۆی بە باشتر پێم بڵێ ئیش مەسەر کردو زۆریش خۆم ئیزعاج نەکردو خەریکی ڕابواردنی خۆشم بوو بەڵام ئەمە ئەولەویاتی منە چکە ئێستا من خوێندکارم و ماستەرە خوێنم باش نییە زۆر گرنگە ڕۆژانە ئەمە بخوێنم بەڵام بۆی ئەمانە بنووسم 300 بۆ 400 وشە بنووسم پێویستەکە لایەنی کەم 3 یان 4 ساعات بخوێنمەوە خوێنەوەم زۆر گرنگ خۆت ناکرێت لە خۆم وشە بنووسم وایە شتی عیلمی تۆ بچی بخوێنیتەوە مەصدری مەوثوق جا سەرچاوە باوەڕ پێوەکراوەکانیش عادەتەن نووسینیان قورسە کاتیەوێت هەبێت کات دانێن بۆ ئەمانە مەهینیکە ئیشی لەسەرکەم لەبەرەوە کات دانان بە پێی چییە بە پێی ئەو شتانەی کە تۆ ئەتەوێت بیانکەی باش نییە ئەگەر شتێک تۆ ئەتەوێت لە مودەی مانێکە هاوکو تایملاینەکەی کە پێم وتن تۆ ئەتەوێت مەسەڵەن دێدلاینێکە هەیە مەوعیدێکی نهایی تێڵی ناوەڕاستی جانیوەری ناوەڕاستی بۆ نمونە چی پێڵێن فەبریوەری مانگی 2 ناوەڕاستی مانگی 2 من پێویستەکە شتێک هەیە بە ئەنجام گەیاندە بێت سەبمیتم کردو و ناردبێتم بەڵام بۆی ئەوە بکەم یەم تایملاینێکی بۆ دانام بۆی پێش ئەو وەختە ئەم ئیشەی کە هەمە دابەش یەکەم چۆن مەسەڵەن کات خۆی ماڵین غەرب ویستیان شەرقی ئەوسەد دابەش بکەن ئاسانترە بۆ ئەوان دوایی بیخۆن دزیمان لێ بکەن چکە دابەش بووین وایە بە هەمان شێوە تۆش بۆی کارێک ئەنجام بگەینی ئەبێت دابەشی بکەی اینجا بیخۆ بیکەی بە پارو وانە دێدلاینەکەی ئاخیری لە بەرچاوە هێناوتە سەر ئاستی ڕۆژانە ئیشی لەسەرەکەی تر no matter what لەبەرەوە کە کاتێک یێتە ئیمتیحاناتەوە تۆ زۆر پەلەپەلت پێ ناکەوێت ئەوان باس کرد کە زۆر گرنگە زوو هەستی لەخەو نانی بەیانیانیش کە ئیخۆی هاوڕێیان با زۆرتان پێ نەچێ نیو ساعت ئەو پەڕەکەی چل دەخە حتا ئێستا ئەم کردارانە مەسە نانی بەیانی کە ناخۆی زۆر مێشکە سەر هی ناگات چکە تۆ خۆ ئۆڕەدی ڕاهاتی لەگەڵیە نانی بەیانەکە چۆن بخۆی چی ئەەکەی لە پەنای شتێکی خۆشدان ینی بۆ منە ئەکرێ حەز پێی گوێ لە قورئانێ بگری بەیانیان یانەکرێ ئێستا من جارێ پۆدکاست زۆر گرنگە بەلامەوە یعنی ئەوە نزیکی 4 ساڵە 3 ساڵە هەنێک پۆدکاست هەیە سریانەکەم هەموو ڕۆژێ نەک سریانەکەم جویان لێگرم ئێرپاودەکەم یەکەمە گوێم تەپ کاتێک خەریکی حازرکردنی چاو تەرتیباتم هینم کردووە گوێم لە شتێکیش گرتو ئاگام لە دنیاش ئاها بۆ نمونە لەبەرەوە هەوڵ بن هەنێک کردار هەیە کە تۆ مادەم بەشێکی ڕۆژانی خۆتە حتا کە لە حەمام نیم ئەخەمەسە گۆرانێکی خۆش جوزانم بینی کە بۆی چکە تۆ خۆتە شوی خۆی تر مەجالی ئەوە نییە شت بنووسی و کارێکی واتادار بە ئەنجام بگەینی لە غێری خۆشتن لەبەرەوە شتێک بە ئەتوانی لە دەوروبەردانی هەرچەنە ریسەرچ کراوە ویستم قسە لەسەرەوەشکەم ریسەرچ کراوە کە تۆ ئەڕۆی بە ڕێگایەوە گوێ لە گۆرانی ئەگری باش نییە ئەمە دوو کردارە چکە هەمە ڕۆی بە ڕێگای هەم گوێش لە گۆرانی ئەگری وزەت زیاتر لێ ئەبا وەک لەوەی تەنها بە ڕێگایە بڕۆی بەڵام ئەمە ئەکەوێتەوە سەر ئەوەی ئەولەویات لای خۆت چییە بۆی دوایی نەڵێم حەمەفاتح لە خۆی قساکە ئاگام لەوەیە کە هەتا کردار دووسێ کردار پێکەوە بکەین وزەت زیاتر لێ ئەبا لە هیچ کردارێکیشیانە بە تەواوەتی بە جوانی بەدەستەوە ناکە ئاگام لەوە هەیە بەڵام هەنێک کردار ئێستا بۆ نمونەوە خۆم وتم کە کاتێ خۆم مەشۆم بەلام ئاسایی جۆرە گۆرانی بگرم کە کاتێ نانی بەیانی حازرەکەم بەلام ئاسایی جۆرە پۆدکاسێ بگرم ئەگەریش خەیاڵم لێ بڕۆ خۆی تر لەسەری محاسبە ناکرێم ئەگەر ئاگام لە هەواڵی کۆنگرس نەبێ ئێستا بۆ نمونە ئەمڕۆ دۆناڵد ترامپ لە نیوسەکە خوێنمەوە چییە هەموو ستافەکەی خۆی داناوە ئۆفیسێکی داناوە بۆ خۆی former president of the United States and his former staff تیمێکیان پێکەنا و ئۆرگانیزیشنێکیان دروست کردو ڕێکخراوێکیان دروست کردو ئەمە بۆ من گرنگ نییە ئەگەر من نەشی زانم بۆ منی هین نییە ئەگەر بزانیم نور عەلا نور وانە هەواڵێکە پێگەشتی لەبەرەوە بەلامەوە ئاساییە کە کاتێ نانی بەیانی حازرەکەم خۆم بەتەنیام گوێم لەمەش بێ ئەو وزە کەمەی کە ئەڕوا لەمە قەیچێک ئەڵا بڕوا خاڵێکی ترێ هاوڕێیان زۆر گرنگە هەوڵ بە ئەو ئیشانی کە پرۆدەکتیڤ ینی بەرهەمدارن تاوکونێ سەعات 3 تاوکونێ سەعات 4 عەسر جێبەجێ بکە ئەو پەڕی هەوڵی خۆت بە ئەم کاتە زۆر گرنگە
باشنی ئەم کاتە زەبط کە دوای ئەو بخۆ بڕۆ هەرچی هەر دەستمەی لە هیچەوە بخۆ بڕۆ ڕابێرە بەس لە سەعات 4 عەسر ینی لە 8:30 بەیانیەوە یان 9 تاوەکوونێ سەعات چەند سەعات چی پێڵێن سەعات 3 یان 4 عەسر هەوڵ بە زۆربەی ئیشەکانت کرد بە ئەو شانەی کە گرنگن ئەولەویاتن لای تۆ تەطبیقیان بکە. ئێستا بۆ نمونە من لەم ڕۆژانەی پێشووە عایلەیەک هەن لێرە ئەی ناڵم بۆ عایلێکی ناسراویشن داوەتیان کردم بۆ ماڵی خۆیانی تر ماڵیان بە خواردنێکی خۆش و هەنێک کەسم ناسی و ینی زۆر احترامیان لێگرتم لەسەر من واجبە کە دەستخۆشیان لێ بکەم وایە ئەمڕۆ دانیشتم نزیکی چارەکێک نامەیەکی جوانم بۆ نووسین فڵانەکە سەلام عەلەیکوم هیوادارم باش بن زۆر سپاستانەکەم خۆ ڕۆژە بەڕاستی عەزیەتممان مزاحیم بووم زۆر پێخۆشحاڵم بەناسینتان بە میوانداریەکەتان و هاکەزا چکە ئەمە شتێکە گرنگە بەشێکە لە حیاتی کۆمەڵایەتی خۆم ئەم کەسە ڕێزی لە من ناوە داوەتی کردوم منەبێ دەستخۆشیی لێ بکەم کردم وانی ئەوم خستۆدە ناو پلانەکەمەوە چکە ئەگەر نیکی تەخیرە بێ عیبی شەکات لە کاتی خۆی دەرچوو سپاسی شوێکی وایە لەبەرەوە هینیکە بچۆرە ناو تەفاسیل خۆتە لە سەعات 3 لە سەعات 8:30 بەیانیەوە تاوەکوونێ سەعات 3-4 عەسر ئەو شتە گرنگانی کە هەن بیانکە باش نییە لەو کاتەیە داینە بەڕای من ئەوەی تەجربەم کردبێ ئۆکەی هاوڕێن کە ئەولەویاتی ژدانی بۆ لیستەکەی کە شەو داتناوە هەوڵ بە بۆ نمونەکە خاڵی یەکەم ئەوە بێ بە ئەگەر تەواوت کرد کەسێک لە دەرەوەی شارەوە نامی بۆ تەلەفۆنی بۆ کردی وڵای فریام کەوە ئەو ڕۆژن هەمووی فۆدا ڕۆژتی دوایی گلەی نەکەیت لە حیاتی خۆت بڵێ وەڵایی کردارێکی زۆر گرنگە بوو من ئەمڕۆ کردم ئەگەریش لەم لاوام کاتم بەسەر چوو بێ قەی ناکە باش نییە لەبەرەوە دایمن هەوڵ بە خاڵەکانت بە ئەولەویاتەکانت بەپی ئەوە بێ کە ئەگەر نەیکەیت تۆ هەز بە ناخۆشی ئەەکەی باش نییە ئەوە بێنەرە سەرەتای سەرەتاوە اینجا یەکێکی تریش لەو خاڵانی کە ئەتوانی ئەولەویاتی بۆ دانی بەپی کانسکوێنسەکەیت یعنی ئەگەر نەیکەم چی ئەبێ ئەگەر نەیکەم چی ئەبێ بەپی جوابی ئەمە ئەتوانی ئەولەویات دانی بۆ ئیشەکانی کە ئەتەوێ بیکی لەگەڵ ماماون هاوڕێیان ئەم قسانەزانم مەسە کاتم زۆر پێشەوە وەڵام زۆر گرنگن ئەگەر نەیکەم چی ئەبێ ئەوە بیکە بە پرسیار و بەپی ئەوە ئەولەویاتەکە دانێ شتم زۆر پێ بەڕاستی هەستەکەم هینیش بوون ینی تۆزێکی لاک بوون خۆشم تۆزە قورگم ناساخە ببینە سەری یەڵە ئێستا بۆ نمونەی کەسێکتان پێڵم ئەم کوڕە خەڵکی چەمچەماڵە باشە بەس بۆی بزانن چەندێک خوڕەوشت گرنگە ئەم کوڕە خەڵکی چەمچەماڵە نزیکی وەرزێک لەگەڵ یاژیان لە یەک خانووانە کاتە لێزان کۆبیچەکە داوامە کرد ئەم کوڕی کە ئەڵم خەڵکی چەمچەماڵ و کەسی زۆر ئاسایی لە شوێنێکی زۆر ئاساییەوە هاتۆ بەڕاستی باوەڕم پێ ئێستا لە کۆمپانیاکە ئیشەکات یعنی لە مینە ریجن ئەم ناوچەی کە ئێمە دێژین منطقەی شەرقی ئەوسەط بەشێکی گەورەی ئەم کۆمپانیایە ئێستا ئەم بەڕێوەی بە ئەم کوڕە باش نییە کوڕێکی ئەمەنە زیرەک ئەمەنە بەتوانە ئەمەنە سەرکەوتو باش نییە بۆ کۆمپانیایەکی گەوری وەکو GE ساڵی $1 ملیار دەرخانەکە بۆ خزمەتکردنی مۆزەفەکانی لە دەروی مەعاشۆشتیان بەس بۆی ئیسیان لە کۆمپانیایەکی وەکو ئاوایە مانەجەری شوێنێکی ئاوابی باش نییە بەشێکی گەوری وەکو ئاوابی ئەم کوڕە کە من ناڵێم وەرزێک لەگەڵ یاژیان کاک بار ناویشی بڵم کاک هێرشی ناوە چکە وەسفێکم ینی بڕواناکەم خۆشی مشکلی هەبێ ئەم کوڕە یەکێکە لە منەظەمترین ئەو کەسانی لە حیاتمە بینی بێتم حتا گەر هین بێ ڕۆژێکی شڵا مقابلەشێکەم و بەشکم لایڤێکی لەگەڵاکەم بۆی بیناسم ئەم کوڕە یەکێکە لە ڕێکخراوترین کەسەکە ئەو ماوەی کە لەگەڵیانە ئەژیان لە چی پێڵێن لە بیرم چیۆ لە ئەو ماوەی کە لە خانوویەکە لەگەڵ یاژیان لە ژوورێکە کە لە زان کۆمیشەکە بووین بۆ نمونە سەرەتای هەفتە ئاهات هەموو جلەکانی شۆرد باش نییە دوای شۆردنی ئەوەی پێویستی بە ئوتوبە هەر هەمووی ئوتووە کرد ئەی خستە ناو شوێنی خۆیەوە ئەی من ڕۆژی شەممە فڵانە جل لەبەرەکەم ڕۆژی یەکشەمە فڵانە جل و هاکەزا بۆ نمونە ئەگەر دەیدلاینی هەبوو جاریا بەسە تەرنێتینە ئێوانەتان کە لە زان کۆمیشەکانی زانن سیستەمێکە کە تۆ شتێکە نووسی ئەبێت داخلی ئەو سیستەمێکی ئتر پێتەڵێ ئەگەر شتێک هی خۆت نەدنووسی بێت و لە شوێنی ترۆ هێنابێت یەکسەر علامەتی سووریە خاتە سەر لەوە تۆ دزیت کردو بە کورتێکی زۆر گرنگە ئێمە کە تۆ شتێکە نووسی لە ئەکادیمیایە لەم ڕێکخراوە معتەبەر ئەکادیمیان هەیە ئەبێ نووسینەکەت
بخیتە ناو ئەو شوێنەوە مامۆستاکە دوای ئیبینێ کە لە چۆشت هێناوە ئەوانەوە بزانێ سەرچاوەکانت مەزڵەکانی باس کردوونیان ئەوە تا هێناوتەوە بەبێ باسکردنی مەزڵەکانیان ئەم کوڕە لەم ترنتینەیە مەسەڵەن باڵین ئێستا سەرەتایی وەرزەکەیە لە کۆتایی وەرزەکەی پێویستەکە شتێک بنووسێت و بینێرێ وار نییە ئەم لە هەفتەی سێمان ناردێتی تەلەبەر لە ڕۆژی ئەخیرا ئینێرێ لە هەفتەی سێمان کوڕ ناردێتی دانیشێت خەرکی نووسینێ بێت باش نییە حتا جارێکیان بیر نییە نووسینێکی هەبوو لە کۆتایی وەرزەکەیە بوو 3 هەفتە لە وەرزەکە ڕۆشت بووین ویستی تەقدیمی کە تەواو نووسی بووی تەلەفۆنی کرد بۆ مامۆستای ئیمێڵێکی نرد بۆ مامۆستاکەی وتی جارێکە ترنتین نەکردوێتەوە سیستەمەکە نەکردوێتەوە بۆ من تا داخلی بکە مامۆستاوتی خاتی خوا لە حیاتمان شتیوان توش نەبووە کەسێک تەلەبەرێک ئەوەنە زوو واجبێک کە لە کۆتایی وەرزەکەیە ئەوەنە زوو بینێرێ بۆ چونکە ڕۆژانی خۆی بە تەواوی مەزبوط کردبوو ینی کاتێکمان هەبوو ساعت ئێواران ساعت نازانم دوای نوێژە عیشا هەنێک شتمانە خوارد چوزانم می و شتانە ئەو کاتەکە ئەهاو عادەتەن ئێمە جاریا بوو ساعاتێک ساعت نوێ دانیشتین لە چارێکی 20 دقیقە زیاتر لەگەڵمانە نامایە ژوورێکی خۆی دەسێک کرد بۆ نووسین ئەو چارەکە 20 دقیقەش لەگەڵ بوو قسەی خۆشی کرد و لەگەڵ مشکلی نەبوو ینی وانە کەسێکی احتیاطی و ئاسایی و بەڵام ئەزانێ کە ئەولەویات بۆ ئەم ئەوەی یەکەم بێ 6 کلاسی بووە 6 دانەکە ئەی هێنا وەرزە یاخیرەکە لەگەڵ بوو بەزەم یەکەمی بەشی بزنسیش بوو با بڕێن ئەوکو نمونەیەک بۆتان هێنمەوە بۆی بزانن کە ئوتوکردنی ژەکانی باسمە کرد لەوە بیگرێت طبعاً وردەکاری تەفاسیلی ژیانی تریشی چکە هەتاوەکو پلاندانان هەرەوە نیە شتە گرنگەکە دابنی ئەو شتانەشی کە گرنگ نین و لە دەوروبەریان ئەبێ ئاگاو لەوانەش بێ طبعاً شت لە یەکێکە بۆ کەسێکی ترە گۆڕێ باش نیە هاوڕێیان لە کەسێکە بۆ کەسێکی تر ئەولەویاتە گۆڕێ بەڵام گرنگترین شتە زانی چییە ئەگەر هەموو ئەم لایڤەتان بیر چی ئەم خاڵەتان لەبیر نەچێتەوە ئەوەیە to keep observing yourself ئەبێ پێویستەکە بەردەوام سەیری خۆت بکەیت باش نییە تەئەمل تەفەکوڕ لە خۆتا بکەیت بڵێ من ڕۆژانەکەم کە ئاواکەم بۆچی ئەوە ئاواکەم بۆچی بەم نەوە ئاجوڵم بۆچی بەم نەوە ژیانەکەم بۆچی بەم نەوە خۆم کەنانە خۆم بۆچی هەر ئەماکەم ئەی بۆ شتێکی تر نەکەم لەگەڵیا ئەی ئەم کەسانێکی ئەیان بینم پێویستەکە بیان بینم ئەی کە من ئێستا بۆ منم یەک نامەسەجم بۆ جارێک گریم لێکەنەڵێ بۆ جواب نایتەوە چ پێویستەکە جواب بمەوە خۆم باوکە نیم هیچ بەرپرسیارەتێکم نییە لەگەڵ تا وانە ئەگەر مەسەڵەن زۆر گرنگ نەبێ چکە ئێستا تو وازانی یەک کەسی بۆ من نامانێری بەس من خۆم ئەزانم ئیندایرێکتەکەم سەدان نامیتیایە جوابی هەمووی بەمەوە بێ خفیە هیچ ناکەوم وانە و ئەم لایڤش بۆ ئێوە ناتوانم بکەم ئێستا بە خۆم ئامادە کردەوەم لایڤ وایە یەک دانە مانگە من ئیش لەسەر ئەماکەم بۆ خۆم وانە فریانەکەمەوە بە باشی ئیسفادەی بگەێنم بەەوە 300-400 نەفەر لەگەڵمان ماشەڵڵا ئەم هەموو کەسە ئەبێ خۆ من بەرپرسیار بم بەرامبەرم قسانێکی ئیکەم و بەرامبەر و کاتەشی کە بەیەوە بە منیە بەخشن ئەگەر بێم لەم لە ئاخریکی نامەکرد جاری هەیە نامم بۆ نێرەڵێ سڵاو تۆ بەتەمای من جوابە بەمەوە ئە باشە من وتم سڵاو دوایڵێ ئەی دەنگ و باس چۆنە وەڵا باشم الحەمدولله دوای 3 ڕۆژی نامانێر ناکرێەوە هەرچیت هەیە بە یەک جار بیڵێ سام کوڕێکی ڕەفیقم ئەمڕۆ یەک نامی دوور و درێژی بۆ ناردم پێم خۆش بوو جوایی بمەوە چونکە بە جوانی ناردبووی سڵاو کاک محەممەد مناڵم فڵانە کەسە وەکو خۆتە زانی ئەم هەیە ئەوە بکەم ئەم شتانشی بێت وردەکارێکی لە ئاخیرەوە ببین ئەم داواکاریم لە تۆ هەیە ڤۆیسم بۆ نێرێ من ڤۆیس نوری چاوم نەبی گوێی لێ ناگرم چکە تۆ بەتەمای 10 دقیقە من گوێ لە ڤۆیسی تۆ بگرم زۆر قورسە خۆ من هیچ مشکلێکم نییە لەگەڵ تۆیە هەمووتانم بەقەت نوری چاوم خۆشەوەی بەڵام ناکرێت لەسەر حسابی ئەو ئیشە گرنگانەی کە لە حیاتی خۆما زۆر گرنگن بیانکەم وانە ئەبێ سکۆپی خۆ دیاریکەی مەجاڵێکی خۆت اینجا ئەوە باش لەبەرەوە جیهانی هەر کەسێک جیاوازە باشە بزانە خۆت چنەوە شخصێتێکی ها سەرەتا باسم کرد دوای نوع شخصێتەکە چنەوە ئیشێکی کە تۆ پێویستەکە پلانی بۆ دامێنیت و ئەنجامی بکەینی ئەمەش کە گرنگە بزانە خۆت چنەوە شتێکە مەسەڵەن کاک هێرشە لەوە شێ ژیانی کۆمەڵایەتی بە نەوعێکی سنووردار بەلاوە مهمتر بێ وەک لەوەی هەموو زۆربەی کاتەکانی وەکو خەڵکی تر بەسەر بارێ لەگەڵ خەڵکە نەخێر ئەمەزانێ بۆ ئەوەی پارێکی باشتر پێداکەم ئیشێکی باشتر بکە خزمەتێکی زیاتر بکە پێویستی بەوەیە 8 ساعت 8 بۆ 10 ساعت 12 ساعت ئیش بکە بزانم لە واشنگتن بوو یان نیویۆرک
کاتێکی ئیشێ کرد مانەجەرەکەی خۆی ئەو کاتی هینیانە کرد ینی مۆزەفێکی ئاسایی بانی مانەجەر نەبوو مانەجەرەکەی خۆی تەمان لەو کۆمپانیای بە مانەجەر ئاخر کەس بچێتە دەرەوە گیری خواردوو بەدەستیەوە ئەمایەوە مانەجەرەکەشی گیری خواردوو بەدەستیەوە بایەتەوە بەبەستم ینی ئەوەنە گرنگ بۆ بەلایەوە کە ئەو ئیشانی کە دایناوە ڕۆژانە بیکات و سەرکەوتوو بێ و هیچ کەسێکیش لەو باشتر نیکە ئەم نوع گۆڵە زۆر گرنگە وەک لەوەی کە کەسێک عەقڵا خوا و قساکە لەگەڵ ئەماوە شتێک نییە لە حیاتیە بەڵام لە کۆتاییە ئەولویاتەکەی خۆت گرنگە هەیە مەسەلەن پارەی پێ پێویست باشی دەوڵەمەندە پێویست ناکە ئیشکە چزانم حەزی لە ئیش نییە وەکو خەریکی ڕابواردنە خۆتۆ ناکرێت چی وەکو ئەو بکەی لەبەرەوە ئەو خۆناسین و ئۆبزەرڤکردن ینی بزانی ئەو جیهانی خۆت چی پێویستە بەپێی ئەوە پلاندانیت و ئیش بکەی ئەوە زۆ گرنگە ستا من چەند جار بە ئێوە وتووە فێری ئینگلیزی ببن چکە ئەزانم ئەبێ ئەولەویاتێ بێلای هەر یەکێک لە ئێوە چەندێکتان کردوتان ئەوە خۆ من 6 زانەمانگە باسیەکەم وانە چاو دەکاتەوە باوەڕکەن زۆر ئیسفادی لەکەن بەڵام پلانت بۆ داناوە بڵێ من ئەوە لە مدەی 2 ساڵە 1 2 3 4 5 10 زەڵت یەکەم ئینگلیزی فێرە بم نازانی خۆ پلاندانی بڕۆ لەگە کەسێکە کە مامۆستای ئینگلیزیە با پلانت بۆ دانێت و ئیشی لەسەر بکە هەکە ئەسەم نمونانێنمەوە بی تەڵبیقی کە بەسەر نمونەی تریشە یاڵا با بڕۆین ئێستا هاوڕێیان بۆ نمونە ئەم شانە بۆچی باس دەکەم چونکە ئەم خوڕەوشتانی کە ڕۆژانە هەتە باش نیستە بۆ من کە چیتە دوکانێکەوە کە مەسەڵەن پەپسیەکە کڕیان پیتزاکە کڕی بیری لێ ناگەیت یەکسەرها دەسەکە بە گیرفانەوە پارەکە ئەیوانە کرێدت کارتەکەت هێنی بە هینی کاشێرەکەی هەڵمونە دەفعەکەی پارەکەت لەم کاتە بیری لێ نەکردوتەوە ینی ئەم خوڕەوشتە وای لێ کردووی کە هەنێ شت بکەی بەبێەوە چۆن ئەبێ خوڕەوشتەکان ئیشی لەسەرکەی تاواکوونێ تەسەڕوفێکی زیاترت بەسەر خۆتا هەبێ هەر وەک چۆن هاوڕێیان پارە خوڕەوشت ئەگۆڕێ پلاندانانیش بە وردی خوڕەوشت دەگۆڕێ ئێستا بۆ نمونە من ئەگەر هات یەکە ببینێ کە ملیۆنەر بێ خوڕەوشتی جیاوازترە لەوەی کەسێک کە چاوەڕێی دەستی حکومەتەوەیە بۆ چونکە money changes behavior کە پارەت پێ بوو تەسەڕوفت دەگۆڕێ ینی بۆ نمونە ئێستا گەرم ڕۆ خواردنێک خۆی بایی 3000 بێ ئەگەر پارێکی باشتر پێ بێ خواردنێک خۆی بایی 10000 بێ بەبێ ئەگەر خۆ بێم پارەیە تەسیرێکا دەسەرەوەی چۆن تەسەڕوفەکەی چ سیارێکت پێ بێ لەگەڵ کیا گەڕێی چوزانمە ها ستاتسێکە بۆ دروستەکە ئەگەر لە خۆت نەبێ بە تایبەت باش نییە لەبەرەوە ئێستا ئەم قسانی کە ئەم شەویژەیکەم باوەکو پارە تەسیرت لێ بکە یعنی کە شتێکی معلوماتێک معریفەتێکی زیاتر پێ ئەبێ ئەم معریفەتە بتگۆڕێ ئەبێ ئەم معریفەتە ئەم شتە تازەی کە ئەیزانی ناکری دوایی نەیزانی ینی کردداری بە نەزانینکردنی بەسەر ئەو شتانی کەس ئەم شۆفێر بوویت میکە بیزانە بینوسەرەوە حتا ئەگەر توانی گوێ لە لایڤەکەش کەرەوەگەن نووسیوە جوان بینوسەرەوە هینی بکە لە حیاتی خۆتا تەطبیقی یاڵا با بڕۆین پلاندانان زۆر گرنگە بزانی چ کاتێک ئەتەوێت چی بکەی ئەوەش ئەو خاڵە حەزەکەم بیەمەوە بگوێتانە اینجا لەوەش گرنگتر بزانی لە چ کاتێکا چی ئەەکەی یعنی ئێستا بۆ نمونە با بڵێن بەیانی با بڵێن مقابلەیەکت هەیە بۆ ئیشێک باش نییە ئەچی بۆ ئیشەکە پارەکەی دیاری نەکراوە باش نییە کابرا خۆی ئەوێت پارەکەت بۆ دابنێ مەسەڵەن ئێستا داینەناوەڵێ ئەم ئیشە کە ئێمە ئەلانمان کردووە بای $600 داینەناوەڵێ پارەکەی بە مفاوەزە قسەی لەسەرەکەین ئەگەینە نەتیجە تو ئەبێ خۆدامادەکەی بۆ ئەم کردارە گرنگی کە بەیانی ڕۆبەڕوت بۆتەوە شەوی پێشوو پلانی بۆدانی کە پلاندانی ئەڵی ناڵی بەس پلاندانە منەمێ مقابلێکی سەرکەوتومە بنە مقابلەی سەرکەوتو گشتیە ئەبێ بڵی من لە مقابلەکەی ئەمێ چۆن تەسەڕوف بکەم باش لە مقابلەکان چۆن تەسەڕوف ئێستا بۆ نمونە بەسیترین شت لە مقابلەیە قسە زۆر بکەی باشە یان گوێ بگری مقابلەی ئیشا بەڕای من بە تایبەت کە دە سەر مەسەلی مەعاشەکەت سەرەتا بێت چی بکەی ئەبێ گوێ زیاتر بگری بۆی بزانی ئەو پاری کە ئەو لە خەیاڵیاتی چەنە لەسەر و ئەوە بڵێ نەک ئەو پاری کە خۆت جاری وایە بۆ نمونە باڵێن تۆ خۆت بە 10 وەرەقە ڕازیت بەسەڵی بڵێ نەوەک بی نەیە 8 وەرەقە ئەڵێن ئێتۆ خۆت ئۆڕەدی پارەکەت وتووە ئەو کەسەی کە سەرەتا قسە ئەکا خۆت داوەتە دەست کەسی بەرامبەرت بەڵام ئەگەر گوێت گرتە بێ هەوڵ بی لەوی دەربهێنی بزانی ئەو سنوورەکەی کە
توانایگی خۆی کە ئەوێ بداتێت چەندێکە با ئەو بیڵێ دوای ئەو تۆ مناقەشەی لەسەر بکات چکە تۆ ئۆڕەدی ئەزانی سنوورەکەی ئەو چۆنە یاری بە سنووری ئەوەکەی وەک لەوەی ئەو یاری بە سنووری تۆ بکە وایە بۆی ئەم خاڵە بەجێ بکەی بێت چی بکەی ئەبێ گوێگریکی باش بی لەوە ئەچێ پێویستکە زیاتری گوێبگری وەک لەوەی قسە بکەی هەرچەندە تۆش مقابلە ئەکەی وایە هاچەند گرنگە تەسەوور کە ئەگەر تۆ پلانە بۆ ئەو دانابێ تا ئەو ڕادەیە هیچ مقابلەیەک نییە کە تۆ سەرکەوتوونە بیتیە یاڵا با بڕۆین لەبەرەوە شتێکی تریشە زۆر گرنگە ئەم خاڵانە وەکو خوڕەوش پێتان بڵێن باش نییە وەکو تبسن خۆت تەطبیقێکە بەسەر شتی تریشە ئەمە زۆر گرنگە ئەمە هەڵ ببزانێ ژینگەکەت چییە هاوڕێیان ژینگە و دەوروبەرەکەت چین بیان نووسە لەسەری ئەو حتا ئێستا بۆ نمونە بزانم لێران نووسیمە یان دواتری مەسەری ژینگەکەت زۆر گرنگە چکە زۆربەی کات وەکو وتم ئەو ژینگەی دەوروبەرتە کەوا ئەکەن نەهێڵی تۆ بڕیارێکی باش بی ئێستا بۆ نمونە هاوڕێیان بۆ نمونە تۆ گە پاسکی لێخوڕی یان ڕۆژانە پێویست دەکات تۆ سیارە لێ بخوڕی باش نیە یان ئەڕۆی بەڕێگایە زۆر گرنگە لەناو پلانەکەتە ئەم شتانەی تیا بێ بزانانی تو ئێستا من لە کاتی ئەڕۆم بەڕێگای من خەریکی چی بم باشە پلان بۆ دانچکۆ جاروێت و نیم سەعات بەڕێسم بۆ خۆم ستیڤن سنتەرێک هەیە ڕۆژانە لەوە چ نیم سەعات بڕۆم بۆ ئێوە بێمەوە نیم سەعاتم بچێ هەردوو سەر ئەم نیم سەعات زۆر گرنگە من چی بکەم لەم نیم سەعاتەیە هەر بڕۆم بەڕێگایە ئەی چۆن بڕۆم بەڕێگایە بەسەرێنگی بڕۆم بە خایە بڕۆم هاوەکوتم تەقسێکی بەرە دەورە دابنێ جاریوە کە ئاڕۆم حەزەکەم ریسپشنێکی لێ لە خوارەوە تۆزە قسەی لەگەڵاکەم جێکی خۆم با بۆ خۆم دروستەکەم حەزەکەم خۆشە ئەو کەسانی کە بەریانەکەم هەست بە مرتاحی بکەن لەگەڵما بەشی ئەو پلان لە ڕێگا کە ئاچم مینێگەکەمە گوێم کوێ لە مۆسیقایەکەگرم یان کوێ لە خوتبەیەکەگرم کوێ لە چزانم پۆدکاستێکەگرم و هاکەزە سیارە ئێستا هەیە سیارە ڕۆژانە سەعاتونی بۆ 2 ساعت لەناو سیارەیە پلاندانێ بۆ ئەمە پلاندانێ بۆی بزانین لەناو سیارەکە یاتێ چیکی مەسەڵەن پاس تۆچی بۆ بازار دوکانت هەیە پێویستەکە بزانین ناو پاسەکە چی ئەکەی لەبەرەوە ئەو کردارانی کە ڕۆژانە ئەیانکەی دیاریان بکە پلاندا بنێ بزانە لەم کاتانەیە چێکی سەیە قورئان لەبەرەکە خۆشە لە ناو پاسەکە قورئانێکی بچووک دانێ ڕۆژانە قورئان لەبەرکە ئەگەر حەزت لێیەتی بۆ نمونە شتێکە کە ئەولویاتە لای تۆ پێویستەکە پلانی بۆ دابنی بەڵام لەگەڵ هەموو ئەمانەیە ئۆبزەرڤکردنی خۆت بزانە خۆت پێداویستەکانت چییە ئەولویات بێ ئەو داناوە ئەم ئەولویاتانە دابەشەکەی بەسەر کردارە جیاوازەکانی ڕۆژانەتە و کاتیش بۆ داناوە بۆ ئەوشتانی کە زۆر گرنگن و پێویستەکە دانیشی تو ئەنجامیان بدەی لەگەڵ ما بمێنەوە تۆزێکمان ماوە و کۆتایی پێێنم چکە خۆشم تۆزێک هیلاک بووم speaking the one حتا وەکو evolutionary speaking یعنی لە ڕووی evolutionیشەوە ئەو کەسەی کە ئەتوانێ خۆی بگونجێنێ توانەی خۆ گونجاندن لەگەڵ ژینگەی جیاواز ئێستا من یەکەم جار کە هاتمە قەتەر نەمەزانی چی بکەم وڵاتێکە هەر هەموو سیستەمەکەی جیاوازە تێگەی لە ئەوڵەوە تا ئەخیر قورسە نەمەزانی زۆر چی بکەم بەڵام بەبێت توانای ئەوە دەبێت زوو لەگەڵ ئەم ژینگە تازەیە ڕابیت وانە تا خۆت بخەیتە سەر پێی خۆت سەرەتا نەمەزانی پارەم لە چی ئەسەرفەکردە وردۆر دەبێت خۆم بێمەوە دووە بزانم چ شتێک پارە گرنگە تیا ئەسەرفی بکەم طبعا پلاندانم بۆ پارەشتان بۆ گیرفانتان زۆر گرنگە زۆر بیرزانە وەلائت بۆ شوێ هەیە یعنی چ نەوعە شتێک بۆ تۆ گرنگە ئێستا بۆ نمونە خێزان تا چ ڕادەیە گرنگە بۆ تۆ پێویستەکە نانیان لەگەڵا بخۆی پێویست ناکە تا چەندێک گرنگە ئیحتیمام پێبێت طبعا زۆر گرنگە بەڵام بەپی شخصیەتەکەی خۆت و بەپی ئەولویاتی خۆت تا چەندێک گرنگە لەگەڵیان هەبی باش نییە ئەمە گرنگە دوو بۆ نمونە خوا سەخوا ئەگەر تۆ خواپەرستی پێویستەکە لەوە بزانی پلان دابنی بڵێ چی خوایەک چۆن تەسەڕوف بکەم لەگەڵ ئێوەیە کە نوێژەکەم ئەم نوێژە بمگەینێ بە شوێ ها بۆ نمونە پلان دانێ بۆ ئەم شتانە بەڕاستی ئەگەر ئەتوانی ئەو ڕەفیقە و دەوروبەرانیان ئەو هاوپیشانی کە لەگەڵتان زۆر گرنگە بیان ناسە بیان خوێنەرەوە لە مێشی خۆتا بوردەوردە دڤڵۆپی پلانێ بکە کە بزانە چۆن تەسەڕوفیان لەگەڵ ئاکەی وانە بزانە چۆن ئیسفادەت پێ بگەێنن ئەگەریش توانیت ئیسفادەیان پێ بگەینی چکە بەشێکی زۆری حیاتی ئێمە بەر خەڵکی ترەکەینە بێ زۆر ئاگادارەوە بێ لە هەمووشی گرنگترە هەم دوو پرسیارە لە خۆت بکە چۆن من نەتوانم چێژ ببینم لە ڕۆژەکەم و کەسێکی باشیش بم شتی باشیش بکەم ئەم دوو خاڵە بکە باش هەرەوە نیە لەگە خەڵکی ترا بیکی جارێ لە خۆتا بیکی ئیشەکەت بە مەزبوطی بکی شتێک پێشتر باسی تەلەفۆنم کردم چەند خاڵە هەیە ئێڵەم و کۆتایی پێێنم چکە شتی تریش ماوە بەڵام خاڵە گرنگەکانم باس کردەوە بەشێکی عام باسی فۆن
تەلەفۆن پێش ئەوەی ئەم شتە بکەن هاوڕێیان زۆر گرنگە. جا طبعا ئەمە کاڵم بیکە دڵنیام بە ئاسانی بۆت ناکرێ، بەڵام کە بۆت نەکرا مەیوز مەبە، هەوڵ بە بیکەی. باشە چییە؟ کە تەلەفۆنە گری بەدەستەوە. ئێستا جاری وایە تۆ خەریکی سەرکردنی مۆبایلەکەت خود گرتۆ بەوەی کە مۆبایلەکەت گری بەدەستەوە، باش نییە هەر جارجارت چێکی بکەی، پێشەی بیکەیتەوە، باشە پێشەی ئەنڵۆکیکەی لۆکەرەکەی لەسەر لابی، بڵێ من ئێستا من ئەمەی چی بکەم بە مۆبایلە، هەڵ بە ئامە بکە بە عادەت لە خۆتە، ئەم کردارە بکە بە عادەت لە خۆتە، بەشێکی ڕۆژەکەت زۆرە کۆڕێ. ئەگەر بەس بۆ سەری ئینستاگرامەکەی بیخەڕۆشنی خۆی، چونکە هەر ئەزانی لە نقطەیەکە هەر سەری ئینستاگرامەکەی وانە ئێستا بۆ منم لە خۆڵازە بێت فەیسبووکم زۆر تەرک کردووە، تویتەر تا ڕادێکی زۆر کەم ئەچمە سەری، ئینستاگرامیش خەریکە الحەمدولیلا کەم یەکەمەوە، ینی زۆر وەکو جاران نییە، هەرچەندە زۆرم حەز لێیە. بەڵام ئێستا ئەواکەم کە طبعا نۆتیفیکیشنم لە هەموو شتێک لا بردۆ لە واتساپ نەبێ، ینی نامم بۆ بنێری لە ئینستاگرامەوە یەکسەر پێی نازانم، ئەو هەتا نەچمە ناو ئینستاگرامەکەەوە ئاگام لێی نییە کە نامم بۆ هاتووە، لایکم بۆ هاتووە، هەرچیەکە خەڵک فۆڵۆوی کردم هەرچیەکە ئاگام لێی نییە. بەڵام کە ئێمە سەری پێشەوەی بێمە سەری ئەو پرسیارە لە خۆت کە بڵێ من ئێستا من ئەمەیە چی بکەم بە مۆبایلە، پرسیاری دوای ئەوش ئەگەر بتوانی بیکە ئەمە زۆر گرنگە، بڵێ من ئەمەیە 10 دقیقە زیاتر لەمە سەرف نەکەم. بۆ نمونە ئەو نامەی کە ئەمڕۆ ناردم بۆ ئەو عایلەیە، دوو کەسی عایلەکەش باوکەکە لەگەڵ کوڕەکەیە ناردم نامەکە بۆیان، حتا من عادەتیش مەجاری وایە گەر دەستخۆشیە بکەم جاری گۆرانێکی خۆش یان مەسەڵەن قورئانێک ئەگەریم بێ بۆی خوێنم لەگەڵا بۆی نێرم، ئەوە ئەتوانم ینی پێشکەشی ئەو کەسە بکەم. بەخۆم وتم منە بێ چارێکێک ئەو بەڕێگەی 20 دقیقە ئەم نامەیە بنووسم و بینێرم و تەواو، چارێکێک 20 دقیقە لەسەری بمازم 5 دقیقە سەری چەکێکی ئینستاگرامەکەم دامخستە و خستەشەنی خۆی لە ستاربەکس بووم لە ماڵەکان، ئەڵێم ئەمڕۆ ئیشی کەسێکم دەبرا کرد، لە دوای ئیشەکە کە دانیشتم خەریکی نووسین بووم لە ستاربەکس لە قاوەخانەیەکە، ئەم نامەیەشم نووسی هە لەگەڵیا، ئەوش گرنگە ینی بڵێ من ئێستا ئەمەیە چی بکەم، کاتێکیش بۆ دابنێ لە دوای ئەو کاتە دایبنێرەوە. جا ئەگەر لە ڕۆژێکە 10 جار مۆبایلەکەت گرت بەدەستەوە بێ ئەوەی بیکەیتەوە داڕنایەوە ئافەرم، ئەوە شتێکی خوڕەوە شتێکی باش لە خۆتا چاندەوە ڕۆژە، هەوڵ بە 10 جار کە مۆبایلەک گرت بەدەستەوە لانی کەم بیکە بە 20 جار بیکە بە 30 جار بەرزی کەرەوە نەهێڵی داینێرەوە. شتێکی تر ئەگەر بۆی تەعاملکردن لەگەڵ مۆبایلە ئۆکێ، شتێکی تر لەگە مۆبایلێکە گرنگە بیکەی ئەوەیە هەوڵ بە لاپتۆپێک، ئێستا من ئەم لاپتۆپە زۆر گرنگە بەڵامەیە دائیمەن پێمە دائیمەن ئەم جانتایم هەیە، جانتا بچووکە، دائیمەن ئەم لاپتۆپە میتەیە لەگەڵ چەند شتێکی ترە، هەوڵ بە مۆبایلەکەت بخەرە ناو جانتاکەتەوە کە ئیشەکەی بە تایبەت ئەو کاتانی کە ئیشەکەی بیخەرە ناو جانتاکەتەوە، دایبنەرەوە بیخەرە پشتینەکە عادەتەن نابێرە هەڵی و ئاستم من لە هەر شوێنێک دانیشم، مۆبایلەکەت بخەرە ناو جانتاکەتەوە، لاپتۆپەکەت دەربێنە لە ناو لاپتۆپەکەتە بە هیچ شتێک لە سۆشیال میدیاکانی تیانە بێ، نە فەیسبوک نە ئینستاگرام نە هیچ شتێکی تیانە بێ، هەوڵ بە ئەو ئلکترۆنیی کە دڤایس چی پێڵێن ئەو ئامێرە ئلکترۆنی کە ئیشی لەسەرەکەی مۆبایلەکەت نەبێ لاپتۆپەکەت بێ. لاپتۆپ ئەگەر بەتایبەت ئەو کەسانەتان کە ئیشی ئلکترۆنی ئەو شتانەکەن پێویستان لەسەر خوێندکارە نایە، پێویستان بە نووسینەوەمانەیە یان خوێندنەوەیە، هەوڵ بە هەموو شتەکان لەسەر لاپتۆپەکەت بکەی. ئەگەر تۆ هیچ یەکێک لەسەر سۆشیال میدیاکانە لەناو لاپتۆپەکەتان نەبێ، مۆبایلەکەت لەناو جانتاکەتا بوو، هەر چ کاتێکیشت دەرهێنا وەکو پێم وتی پێویستەکە ئیشێکی محەدەد هەبێ، ئێستا نامە ئەنێرم بۆ دایکم یان بۆ کەسێک، یان مەسەڵەن بۆ نمونە شتێک هەیە بە مۆبایلەکەم نەبێ ناکرێ بۆ غیری ئەوە دەری ناهێنی کە دەریشە هێنا کاتێک محەدەد بۆ دانەوە لە دوای ئەوە یەکسەری خێتۆ ناو جانتاکەت سەری کۆمپیوتەرەکەت، باش نییە؟ ئەمە بکە زۆر یارمەتی تەیە کۆنتڕۆڵێکی زیاتر بەسەر مۆبایلەکەتا هەبێ. باشە لەبەرەوە لاپتۆپتان ئەگەر هەیە لاپتۆپ زیاتر بەکاربێنن، هەموو سۆشیال میدیاکانیش لەسەر بسنەوە لەسەر لاپتۆپەکەتان، مۆبایلەکەشتان خەرە ناو جانتاکەتانەوە. پرفکت. already said this, try to use it. بۆ مۆبایل ئەگەر مەسەڵەن زۆر ئەسەن ماوەک ویست مامە بکەم بۆم نەکرات 3-4 ڕۆژی ئەخیر سەرەتا، دوایی چیم کرد هاتم وتم نەخێر مۆبایلەکەم چکە من هەر حەزەکەم سەیری بکەم، جاریان چاوەڕێی کەسێکەکەی نامێکت بۆ بنێرێ ها، وتم چی یەکەم ڕاسی ساعە، ینی هەموو سەری 3 ساعاتێک، هەموو سەری 3 ساعاتێک پێچێکابانی و ساعات بەدەستەوە بێت،
ئەگەر لە ناوەڕاستەکەش زۆ پێویستە پێ بوو بەو طریقی کە پێشتر پێم وتن بەو نوع بەکارهێنی بەڵام ئەگەر هەویستە مۆبایل بەکاربێنی لایەنێکم 3 ساعت لێوی دوور بە لە مودەی ئەو 3 ساعتە ئەگەر پێویستیەکە پێی بوو کە دەرهێنا یەکسەر بخەرە شوێنێکی خۆی کاتیشو بۆ داناوە بیخەرە ناوی لە دوای 3 ساعت قەیچەکە بانی ساعت بەدەستەوە بێ باش نییە چکە لەوە ناچێت بە خێرایی توانی لێ دەستی بەڵام ئێستا ئەو شتاکەم بۆ خۆم زۆ گرنگە what else ئاستا بۆم نەمە زۆر گرنگە ینی نامەی سەڵتی کەسێکی زۆر گرنگ نەبێ من نایکەمەوە چکە من نەبێ مەجبور ماوەی گوێ بگرم بەڵام ئەگەر نووسراوە بێ یەک جاری خوێنمەوە ئەگە پێویست کات تۆ پێویستە بە من بێ من ئەتوانم بە نامی سەڵتی بۆ بخوێنم سە من ناکرێ عیبە بچم نامێکی سەڵتی بنێرم بۆ ئەم دوو کەسی کە داواتیان کردومە بێ نامێکی جوان بەنووسین بینووسم هەر ئەمە ئەخلاقیات ینی لە ڕووی ئەخلاقیش پێویست ناکە ئەم شتانە هینکی اوكي هەنێک جار ئەگەر پێویستەکان نامە بنێری بۆ کەسێک کە ئەمڕۆ من وام نەکرد ڕاستێکی یان بۆ نمونە چوزانم هەنێک تەلەفۆنە هەیە زۆر گرنگ نییە ئاگاو لە خۆ بێت و دانیشت بنووسی هەڵ ئەو کاتانی کە بەڕێگاوە یان سیارە لێ خوڕی ناڵێن لەسەر بیگرە بەدەستەوە بەڵام ئەگەر ئێرپۆدێکیان شتێکە هەبێ هەڵ بە نامە نووسین و ئەم شتانە بخەرە ئەو کاتانەوە کە جدیات نی ئەڕۆی بەڕێگایە یان مەزمونکە قسە سەگەیانی کە ئەوە نیە شتێکی مۆزۆیک زۆر گرنگ نیە زۆر شتێک بنێرەوەوانە ئەوە قەیناکە بیخەرە ئەو کاتانەوە چکە هەر کاتە لێ با لە کاتە جدیەکەت نەبە allocating actions into time zones ئەبێ ئەو ئاکشنە و کردارانی کە هەتا بیخێتە ناو کاتی خۆیەوە ئەم خاڵەش زۆر گرنگە هاوڕێ ئەگەر تۆ ئیشەکەت لەسەر مێزە تا لە بەیتە چێکیت یان هەنێک دانیشتنی تایە لە دوای نیو سەعات جارێک ئەو پەڕەکەی 45 دقە جارێک هەستە 15 دقە بجوڵێ 10 دقە 5 دقە 15 دقە ئەو پەڕەکەی بجوڵێ لە 15 دقە زیاتر تێپەڕنەکە کە ئەژجوڵەی هەتا ئەتوانی با مۆبایلی پێنە بچکە ئەم خاڵانە زۆر گرنگن هاوڕێیان بە عەقلیەنەوە شتێکم لەسەر خوێندەوە ڕۆشتن بە ڕێگایە بەبێ ئەوەی هیچ بەکاربێنێ مۆبایل و شت با بڵین ئەو ئێستا ئەوە شتێکەمێ ئەو شتێکی ئێستا کردم بە یەک تۆڵ بۆستم لەسەرەوە دوای ئەوە لە هێڵتەکەیە پێتانەڵێم دوای ئەمە سەری ئەویش بەشێکانی ناڵێم بە بچیتە وردەکاری تەفاسیلی خۆت چکە زۆربەکەت ئەم شتە وردانەیە کەوات لێکە ئەو ئیشانی کە ئەتەیە بیکی بۆت ناکرێت وەڵحاصل باسی ئەومە کرد کە ئەتەیە کە ئیشێکی جدی ئەەکەین نیو سەعات 3 چارەک ئەو پەڕەکەی سەعاتێک زیاتر لەسەری مەمێنەرەوە دوای ئەوە هەستە ئیسراحەتێک وەرگرە ئیسراحەتەکەشت با مۆبایلت بەدەستۆنە بێ ئەگەر ئەتوانی ئەگەر مۆبایلشت گر بەدەستەوە ئێستا بۆ خۆم شەخسیەن حەزم لێتی چی یەکەم فۆتۆگرافیان ڤیدیۆگرم هەر خۆم حەزەکەم فۆتۆی خەڵکیەک بگرم یان توزانم لەبەرەوە دەیتاکەم ینی وای فای شتەکەم ناکەمەوە باش نییە ئەگەر ڕۆی بەڕێگایە باش نییە ئەوش شتێکی باشە جارێ شتێکن ئەنووسی ئێستا زۆر ڕاهاتوم بەنووسینی لەسەر مۆبایلەکەم بەڵام وایفایەکەم ناکەمەوە لەبەرەوە ئەو ئیسراحەتەی کە وەری ئەگری باش نییە لە دوای سەعاتێک یان 45 دقە ئیشکردن بۆ 10 دقە بۆ چارێکێک ئەو پەڕەکەی چارێکێک ئەو لەو کاتەیە بجوڵێ هەڵ بە بجوڵی باش نییە چکە دوایی کە هاتی سەر ئیشەکەت زۆر نەبووە تاوەکەنێ لە ئیشەکە لە بیر چوو بێتەوە بەڵام مودێکی کەم بووە کە بە with a refreshed mind باش نییە with a fresh mind بە مایندێکی فرێشەوەی تەوە سەر ئیشەکەت و باشتر دەتوانێت ئیشەکەت ئەنجام بدەیت ئەمەش زۆر گرنگە ئۆکەی هەڵویش بکە لە هەمەسە ئەڕۆی بەڕێگایە ناڵم کە هیچ بەکارڕانی ئەمە زانستیەنیش سەلمێنراوە هەڵ بە مێشکت بدبا وەک لەوەی مۆبایلەکەت ببا چکە خەیاڵاتی نەو مێشک لەو شتانی کە لە لاوعیتەیە زۆر جار شتی زۆر باشت پێڵن ئەهێنەوە سەرەدا جۆرە خیتابێک لە خۆتا دروستە بێ با ئەوە ڕووبا باشترە ئەگەریش لە دەسەڵاتی خۆتانە بێ وەک لەوەی مۆبایلەکە لە بدبا کە لە دەسەڵاتی خۆتانیە تێگەن ینی مێشکی خۆت بدبا باشترە وەک لەوەی مۆبایلەکە کار ئۆکەی لە ڕووی سەحەتیشەوە ئەوەی شەڵا لەگەڵ ئالکای باسەکەین بەزۆ کوتم بەیانیان هەستان لە خەو یەکسەردانتان بشۆن اینجا ئاو بخۆن ئەو خواردنەوە شتێکی باشە دوای ئەو خواردنەوەکە خۆت بشۆ هاو کوتم ناویانەکەش دوای حەزرەکەیت وە هاکەزا
هەوڵیش بە لە شەکر هەڵڕێن زۆر گرنگە ئەو لەگەڵ ئالکاشە باسەکەین خۆتان دوورکەنەوە هەرچ کاتێکیش خواردت وەرمەدا شتێکی خۆشناگەڵە هیچ کاتێکی خۆش چکە من دانێشەم توش بووە بەڕاستی هاتیشمە کورسان ئیشێکی باشتری لەسەرەکەم فڵچەی دانم پێیە لەناو جانتاکەمە هەرچ کاتێک قاوە شتێک بخۆم یەکسەرە چم بۆ ڕێسترومەکە شوێنی توالێت و شتەکان شوێنی کە دەست شۆڕشتی لێیە دارمەشۆم اینجایەمەوە باش نییە زۆر گرنگە زۆر یعنی کاڵێس دووجار کەمە ئەگەر ئەتوانی 3 جار تا 5 جاریش دانە بشۆی هەر خراپ نییە بەڕای من لەسەرشم خوێندەوە چکە شەکر یان ئەو شیرەمەنیانەی ترکەی خۆی زۆر زەربە لەدانتە لانی کەم ئەگەر فڵچەش پێ نەبوو 3 جار بیکە بەها تەقس 3 جار ئاو لە دەمت ڕایە باش نییە شتێکی تر هەیە کە زۆر گرنگە حتى ئەمانە بکە بە خاڵێک ئێستا من لە مۆبایلەکە پێمە ناتوانم پیشانتان بم بیکە بە خاڵێک ئەم شتانێکی لەم بەتای بەدوانی کە عێراقی بە خۆڕەوشتەوە هەیە جارجارە سەریکی بکە هەوڵ بە ئێستا من ئەم شەو کەمتر ئاوم کردووایە کەمتر ئاوا لەگەڵ تامشکەوە مرتاحترم بەڵام عادەتەن هەوڵ بە کە ئیشەکەی جارجارە پشت ڕێک بکەرەوە باش نییە مەسەڵەن زۆر ئاوا مەمێنەرەوە زۆر ئاوا بیتە خوارەوە سەیری وەزعەکە بکەی هەوڵ بە جارجار پشت ڕێک بکەرەوە بۆ مدەی دقەیەک بێ 2 دقەش بێ بەڕێکیش بکە طبعا ئەگەر بتوانی سەر ڕفقێکمێ دایمە پشتی ئاڕاکە ئەگەر لەگەڵ خوشکە بچکۆلەکەم سایە دایمن ماشەڵڵا پشتی ئاڕێکە خۆت لەسەر ڕابێ نێتوانی دایمە پشت ڕێک بێت چکە ئەمە لە ڕووی سەحەتەوە یارمەتی پێ یەک دووش لە ڕووی تەرکیزیشەوە تەرکیزیشت باشترەکە چکە سەرەتاوت من تەرکیز کنسیستەنسی بەردەوامی لەگەڵ تەقس کە دروستێکی هەنێک جار هەنێک جوڵە هەیە لە ئێمە پێویست نییە زەڕۆشماڵی هاوی کە پێشتر پێم وتن ئێستا بۆ نمونە من ماوەیەک فێربوو بووم دەستمە ئێنا بە قژمە بۆ نمونە ئاوا تاڵێکم لێ کردەوە ئاوام لێ کرد طبعا ئەم شتە شتێکی باش نییە ئەمەکەیکەم ئێستا خۆم ڕایەناوە وردە لە جاتی ئەوی مەسەڵەن دەست بێنم ئاوا بە قژمە ئەو کاتانی کە بیرمە پێێت یەکسەر ئاواکەم ئەم نەوع دەستێنان بە قژە باشترە وەک لەوی بێم دەستخەمە ناو قژمەوە وایە خۆستا ئەمە شتێکی بەسیتە لەوە چ بڵێ ئێمە چییە بەس ئەمە کە خۆت ڕایەنە ئەمی تریانە کرد خۆڕەوشتێکت خستە شوێن خۆڕەوشتێکی خراپترەوە بەدیلێکت دیاوەتێ ئەتوانی بە ئاسانتر بیکۆڕی لێرای کۆتایی پێنم هاوڕێیان چکە بەڕاستی زۆرمان پێچوو تۆزە قوڕیشم ماساغە هیوادارم ئیسفادەتان لێ کرد بێ اینجا تکاتان لێکە ماوڕێیان ئەم شتانی کە وتم بەتایبەت ئەگەر ئیسفادەتان لێ کرد هەوڵ بن لەگەڵ هاوڕەکانتانە شێری بکەن چکە شتانێکی گرنگە بەڕاستی من ئەم مانگە تەطبیقم کردووە وردە ینی ناڵم یەکسەر گۆڕیمی چکە یەکسەر ناتگۆڕێت پلاندانان وەکوتم پرۆسەیە بەڵام وردە زۆر بەباشی ئەتخاتە سەر سکەیشی باش ئینشاءالله لەبەرەوە هەوڵ بن ئەگەر بەباشتان زانیوە لەگەڵ هاوڕەکانتانە بەشداری پێ بکەن ئەگە پرسیارێکیشتانەیە لە خزمەتانە بم 5 دقەیتر کۆتایی پێێنی هەر بمێنن بەلاتانەوە باش بۆ هاوڕێیان پرسیارتان هەیە لە خزمەتانە بم ئینشاءالله هەوڵێم سەیڤی بکەم باشکم سەیڤ بێ وەڵای سەیڤ نەبێ زۆرم پێ ناخۆشە بێت چکە خۆم ئامادە کرده بوو هیوادارم هەمووتان ئیسفادەتان لێ کرد بێ تاقس پابند بوون بەس پابند بوون ئەوەیە کە تەقس ئەوەیە کە جۆرە کردارێک لە دەوری کردارە ڕئیسیەکە دروست بکەیت ریچوەڵ بۆ نمونە ئێستا من کەسێکە بینی لە ئەسڵا تۆ ئەتەوێت داوای شتێکی لێ بکەی بەڵام چاکوچۆنێکی لەگەڵاکەی تۆ کۆمەڵێک مقابلات ینی بە دەوروبەریە ئەوە شتێکی باش بوو دەستخۆش زۆر سپاسانەکەم هاوڕێیان زۆر سپاسی تەقز واتان هەریت کورەواز لە معناگەی ئینەکەی بێنە وشەکە مەفهومەکە تێگەشت بێتن زۆر باش ئینشاءالله جێوگۆڕین تا چەند ئەتوانی 100% واز لە حەزبێنی نەخێر ئەسڵەن حەز زۆر گرنگ ئەم پێشتریش پێم وتن هەوڵ بن لە دوای سەعات 3 و 4ەوە جێوی خۆتان وەگرن بلیار دەکەم هێواران زۆر بکات یان بلیار دەکەم یان ئەچم بۆ شوێنێکی خۆش یان جاری ئەگەر بەیانیان بیکەم عەسرانەکەی سایەکەم هەوڵ بن حەزەکانی خۆتانە سەهەیەتانە فوتبۆڵەکە زۆر گرنگە کاتی بەڵام بیخەرەنە پلانەکەتەوە گرنگەکە لەوەیە بۆ من ئێستا ڕۆژەی 5 سەعات سعیکردن زۆر گرنگە
ئەبێ ئەم 5 ساعاتە شەو داینێن بڵام ئەم 5 ساعاتە تەرخانەکەم بۆچی یان 6 ساعاتە تەرخانەکەم بۆچی هەنەجار پێویستەکە زیاتر هەنەجار پێویستەکە کەمتر لە دەرەوەی ئەوە خەریکی ژیانی خۆم جێوی خۆم وەرەگرم جارێک گۆرانی هەڵەیەم جارێ چدام ڕەفیقی خۆشمەشەب مێ لەگەڵیان ئەچمە دەرەوە جارێ ڕاضە ئەکەم ئەچم بۆ مەسباح پێدوانی ئەسنوور و چاش نا بەڕای من چوارچێوەدانان نییە ئەسڵان ئەوەی کە تۆ ئێستا تیایی تۆ بتێنێتەوە لەناو چوارچێوەکەی تۆ ئەوەی کە ئەتەوێ بیکی بە پلاندانان ئەوەیە کە چوارچێوەکی خۆت منەظەمکی تاوان وەکو وتمەسەوەی ئەم شەو تەنها پلاندانان نییە خوڕەوشتیشە لەگەڵیا کە بیری لێ بکەیتەوە و سوودیان لێوەربگریت چکە تۆ لە کاتەیە وەلعەصر ئین الئینسان لەفی خسر لەناو خەسارمەندیە ئەگەر پلانێکە نەبێ بە کورتێکی بین نییە لە چوارچێوە خستنەوە شتانە نییە خۆ ئەو کەسانێکی عەزیم نین هەر بە سروشتمان بڕۆین بە ڕێگایشتی مهم بکەین ماستەری چی خوێنیەوە و پرسیارێکە بۆ ئێستا ڕاست نییە هاوڕێوە پێشترش باسم کردەوە چ تازەبی ئەو پرسیارانێکی علاقی بە مۆزوعەکەمانە بیکە لە خزمەتانم زۆر سوپاسانەکەم وەڵی هیوادارم میسفاتەتان کرده بێ چونکە دەوری خەناتی ئاڕوەڵا تیڤی کورە من تەلەڤیزیۆن پێشتریش باسم کردووە تەلەڤیزیۆن لە ماڵی خۆمانە 12 ساڵەوە 10 ساڵ بۆ 12 ساڵە هەڵم گرتووە هەر نیمان ئێستا تەلەڤیزیۆنمان نییە بەیانە گەڵەچین لە ماڵی خۆمەوە کاتە لە سلێمانی بووم گوێمان لە ڕادیۆیەگرەوە بوو ساڵی 60ەکان تەلەڤیزیۆن هەروە کورپا بەچارە تەلەڤیزیۆنی کوردی هەر هیچی تیا بەسەر نییە هیچ بەڵام شەوان ئێستا هەنێک تیڤی شەو هەیە هەنێک درامای ئەمریشی بێیان هەر شوێنێکی تر بێ ئەسا چکۆر هەیە تورکیە هەفتەی جارێک سریەکەم خۆشە بۆی تورکیەکەشمە پارێزگاری لێ بکەم جێویکی خۆش وەرەگری بەڵام پێویست ناکە واز لە تەلەڤیزیۆن بێنم بەڕاستی وەڵی بەڕای من بێ هەڵی گرن لە ماڵە مەیگەڵن تەلەڤیزیۆن زۆر خراپە بە تایبەت بۆ مناڵ خۆش بێکای محەممەد زۆر بەسەدا thank you live it was really worth our time thank you so much I really appreciate it keep بس observe yourself ئەوەی کە تەدەبڕ لە خۆت بکەی خۆت ببینی هەستا من پێم وتن مەسەڵەن ئەمیکا قژم ئاوا لێ ئەەکەم وازم لێ هێناوە ئێستا هەر جارێکم منێ دەست بەم لە قژم ئاوای لێ ئەەکەم ئەمە خۆبینینە ینی تۆ لە خۆڕەوشتی خۆت ئاگا لێ بووە بیری لێکی تڵێ باشە من تا چەندێک ئەم شتێکی یکەم ڕاستە ئێستا هەیە زۆر کات ئاواکە تەچاوی واز بێنە لەمە پێشتر مەسەڵەن ئەگەر تۆ واگی لە چاوە هەوڵ بە هەر جارێک واد نەکرد هەستە لە بەس ئێستا بە مێشماهەوە بچکە بەدیلێکی بۆ دانی بۆ هەر خۆڕەوشتێکی خراپ هەستە دەست بە جوانی بشۆ اینجا چاوت وا لێ بکە باش نییە لە جاتی یەکسەر ئاوای لێ بکەی وهاکەزا بۆ شتی تریژ ینی بۆ ژیانی ڕۆژانەی خۆشت ئەبێ خۆت ئۆبزرڤ بکەی ینی بزانم چ کات ئەسەن کە پلانەکەت بۆ جێبەجێ ناکرێت بزانە چی وای لێ کردووی کە بۆ جێبەجێ نەکراوە ئەوە پێوترێت observing yourself وانمونە وهاکەزا شتی تریژ پرسیارێکی باش بوو ئافرین تا وەرزە زۆ گرنگە ئەوە ناڵێم لە کاتی سەحەکەیە باسێکین لەگەڵ ئالکای ئینشەڵڵا چکە عیلاقەی بە سەحەتەوە هەیە ڕۆژی شەممە لەگەڵمانە بن هینێکی لە بەیانی کە هەڵەسی لەخەو تا ئەو دەقی ئەخێوی چۆن ئاگات لە جەسەد و سەحەتی خۆت بەهای فەرمێ ئینە لجەسەدیکە عەلەیکە حەقە ینی مافی هەیە بەسەر تۆ جەسەدت پرسیارێکمان بوو ئەکرێ لە ڕۆژێکە بۆ نمونەشیت ناکە پلانەکان جێبەجێ بکەیت ئەفەرم ئەوەش پرسیارێکی جوانە ئەگەر بۆ نمونە جاریە پلانەکەت هیچ جێ بۆ جێبەجێ نەکرا یعنی با نەبێ بە ئاخر زەمان قەینا بێرۆش خۆت بڵێ نەخێر من جارێکە پلانمادەم پلانەکەم بۆ جێبەجێ نەکراوە یان هەڵی تەواوەتی خۆتی اینجا بۆ جێبەجێ ناکرێت شتێک لە دەرەوەی دەسەڵاتی خۆتەوە ڕۆیە لە دەرەوەی ئەوە هەڵ بە هەر کەسێکی لە خوڕەوشتەکان تا ئاگات لە خۆت بێ هیچ نەبێ ینی بۆ منەگەر تۆ کەسێکی بڕیارت داوە لە هەموو شوێنەکە هەموو قسێک نەکەی باشنێ بەڵام ئێستا لە هەموو شوێنەکە هەموو قسێکەکەی هەڵ بە ئەوە کەم کەرە خۆ پێویستی بە پلاندانانی وایە ئەمە خاڵ یەکەم دووەم هەوڵ بە ئەو ڕۆژە کە بەتاڵ ڕۆژت بە تەشید هەوڵی تەواتی خۆت بە ڕۆژی دوای بەتەخانڵێک ئەگەر یەک هەفتت بە پەتاڵی ڕۆژت هەوڵ بە ڕۆژی هەشتەمت زۆر باش بێ بچکە ئەبێ وردە پلاندانانەوە نیە کە یەک ڕۆژ من ناڵم سەری ساڵ کە پلانم دانا یەکەم ڕۆژی سەری ساڵ بۆم جێبەجێ نەکرا دوم ڕۆژی سەری ساڵ یەکەم ڕۆژی سەری ساڵ دامنا دوم ڕۆژی سەری ساڵ بۆم جێبەجێ نەکرا شتێکی زۆر هاتە پێشەوە
دوام ڕۆژ بۆم جێبزانێت سێم ڕۆژ وردەوە دە کەمێکی ئەو وردە ئەڕۆ پلان ینی پرۆسەیە بەڵام ئەبێ واز نەهێنی لە پلاندانن هەموو شەیەک بینوسی ئەمە زۆر گرنگا لە سەرەتا شەوتم کاتان لێکم ئەم قسانی باوەڕکە لەو سێسە زۆربەی ئەو پرسیارانی کە ئیکەن جواب ما بێتەوە لە دە قسانی کە هەیە جواب ماتەوە بە زۆرکو پرسیار نەکراوە ها بەڵام پرسیارێکی زۆر جوانە ئافرم ئەگەر بۆت نەکرا ڕۆژەکەت ڕۆژ وازی لێ بێنە زۆر ئاساییە دنیاە قەدەرە ڕۆژی دوای ئەوە کۆڵ نیت کۆڵ نەدان زۆر گرنگە لەگەرکەتی کاتی تاقیکردنەوە بەپی هینەکەتە کاگێرش بیرە کاگێرش لە سەرەتاوە خۆی ئامادەگرێت سە کوڕێکی ترێ ڕەفیقمە ئەویش ڕێکانی ناوە لە یابان ئیشەکات ئێستا ئەم کوڕە لە ڕۆژی ئیمتیحانی وەکو ڕۆژی غیری ئیمتیحانی وەکو یەک بوو چکە دای نەبوو لەوە زیاتر سعی ناکە کە ڕۆژانەش دابەشی کردبوو ڕۆژ ئیمتیحانیش دائما ئەیە هێنا ینی لە نەوسێ بەرەو سەرەوەی هێنا ئەوە کێتۆ سەر خۆت بەڵام ئەگەر تۆ ئێستا لە تەزیقیایی طبعاً ئەبێ ئەگەر ڕۆژانە 3 ساعات پێویست یەکرد سعی بکەیت و ئێستا ئیمتیحانەکەت 3 ڕۆژی تر و هیچیشم نەکردووە ئەبێم 3 ڕۆژە کاتی زیاتر دانی بۆ سعیکردن طبعاً وەکوتم ئەولویاتی خۆتان ئێزانن بەپی کانسیکوێنسەکانیشی ینی بەپی ئەوەی ئەگەر نەیکەم چی ئەبێ بەپی ئەوە ئەولویات دانیت و کاتی بۆ دابینەکەی post this live inshallah I'll post it إيش بكم والله هذا ناتوانم جوابي برسياري شخصي تام بموسا قالي خوش كبتشكوا كم أبي بردام إيش بكا بالضبط نازم حالتي أو شو نتعب كونها جوابي بمو لقرو جوابي شي بمو خلطم كردوها عجانا كم شي تباري ورزش كردن أو ورزش كردن وكوتم لا هين روجي شمال قال الكايا باسيا كان إن شاء الله شلون في زماني عربي أسا برسيارانا أم لايف أبو أو برسيارانا نيا جينا لخدمة تابو شما كاتشميرشان شما إن شاء الله هولين ساعات هش بيكين بلان بقى بقسيك كما لقال الكاتش كي وش يصل دوبل نجري كاتكاني عن جواز أبوي لقد كل سنة ريشي بخين زور سباسنا كما وريان زور سباسنا كم إن شاء الله هرهموتان سلامت بن. Thank you very much. This live was really informative. It helped me a lot. Thanks a lot for listening and for benefiting from it. زور بخوشحالم براسي وريان هیوادارم هرهموتان سلامت بن. بتان بینم هاوڕێیان زۆرم پێخۆشە بێت کاتان لەگەم ئەگەر لە دوای مانێک پلانەکەتان سەرکەوتوو بوو حتا چوزانم بەنامەیەکیش بێ بە جوانی بۆم بنێرن کە چۆن سەرکەوتوو بووە دڵم پێی خۆشە بێ ئیش بکەن ئەم حیاتی کە هەمانە بەخۆ ئەڕوا ئەمڕۆ کە ئەو نامێم نار بۆ ئەو بەڕێزە شەوەکەی پێش ئەوە قورئانێکم تەجوید کردبوو بۆی بنێرم وەکو هەدیەیەک سوورەتی ڕەحمان و ئاەتی کە ئەفەرمێ ولله المشرق والمغرب روش هلاك روش هواجري خوايا جدا توزق فرمي وكل من عليها فان هما فانين ومرين ام كاتكميك همانا بابا جواني ايشي تيابكين ان شاء الله انجا خوشتان لبير مكان انجا خوتان لبير مكان خو او بيغمر قد نانو توا با حياتك ناخوشه هبه حتى اطواني حياتك با خوشه هبه طالما حياة آساني جنية قرصە هەنێک جار بەدەستەوە نایە من ناڵم پێشتریش پێم وتون چەند جار هەبووە پارەی تەکسیم پێ نەبووە کە لە زانکۆمپلیکەکەوە بێمەوە بۆ ماڵەوە تێرە خوا بەزە بە لە کۆتایی زانکۆمپلیکەکە ساری خۆم هەبوو الحەمدوللیلا ئیشی خۆم هەبوو یعنی حیات ناڕەحەتی زۆر تایە بەڵام پلانی بۆ دابنێن نیەتێکی باشی بۆ دابنێن ئینشاءالله گەنە مەنزڵی باش ئاگاتان لە خۆتان بێت و هیوادارم سەرکەوتوو بن و تکاتم لەگەڵ هاوڕەکانتان شێری بکەن وەڵی من لەبەر خۆشم نییە ڕاستێکی ینی طبعا حەزەکەم خەڵکی زیاتر فۆڵۆم بکە هەموو کەس حەزەکە سوود بە خەڵکی تر بگەێنێ بەڵام زۆر گرنگە بەلامەوە کە ئەم شتە سەقەتانی ناو سۆشەل میدیای کوردی بینم ئێستا شتێکی وام کردووە بۆ منە یەکمان ئیشم لەسەر کردووە حەزەکەم خەڵکی زیاتر ببینێ ئەگەر ئەتوانن ئێوە ئەتوانن ئەم پەیام ئەم شتە باشانە ئیدامی پێبن هی پاڵا ئینشەڵڵا یەکتریە بینینەوە و هەر سەلامەت بن خواتان لەگەڵ جارێکە پاشەمە چۆن داخەم